سڵاتان لێبێ و پاشیفتان باش لە هەر شوێنێکن لە بەرنمەیەکی نوێ و با کۆمەڵێک بابەتی نوێ لەگەڵتانین بۆ هیوای ببێتە جێگای سوودی ئێوە. بەر لەوەی بچینە لای تەوڕ و بابەتەکانی پاشیف دەچینە پاکستان لە شاری کاراچی 21 میلیۆن هاوڵاتی دەژی. بەڵام بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەروەها ڕێژەی شێو هەڵم لە هەوادا خەڵک کە بە ڕۆژوو دەبن زۆربیان نەخۆش دەکەون و ڕوودەکەنە نەخۆشخانەکان بە تایبەتە و کەسانەی کە بە تەمەنن یان منداڵن یان نەخۆشن. بۆیە حکوومەتی ئەو وڵاتە بڕیارێکی دەرکردووە بە تایبەت بۆ ئەو شارە خەڵکەکەی ئەتوانن بە ڕۆژوو نەبن بۆ ئەوەی لە کێشە تەندروستیەکان بەدوور بن. پێکەوە زانیاری زیاتر وەرەی. پاکستانیەکان لە کەشەوایەکی گەرم و سەخت ئەم ڕەمەزانە بەڕێ دەکەن. پلەی گەرمای شاری کاراچی لە 45 پلەی سەدی تێپەڕی کردووە. لەسەر تاپای شارەکەش ئاوی سار دابین کراوە، چ ناوەندە حکوومیەکان بن یان خێرخوازەکان. لە بری ئاو خواردنەوە خەڵکی خوان بەو ئاوە فێنری دەکەنەوە. من کار دەکەم و بە ڕۆژوم هەرچەندە کەشوهەوا زۆر گەرم بووە هاتوومەتە ئێرە بە ئاوی سارد دەم و چاو و سرم فێنک کەمەوە. ئەوە وا دەکات لە کارکردن بەردەوام بم. حکوومەت و خۆبەشەکان بە درێژای ڕۆژ هاوکاری ئەو هەوڵاتیانە دەکەن کە نەخۆش دەکەون و پێویستیان بە هاوکاری هەیە. منداڵ و بەتەمەنەکانیش ڕێنمایی کراون کە دەتوانن ڕۆژوەکانیان بشێنن، بەڵام دەبێت بەڕێزەوە مامەڵە بکەن وەک داوایان لێکراوە. کڵاوەکەم تەڕ کردووە و کردوومەتە سرم. ڕوونە ئەو گەرمایە کاریگەری زۆری لەسەر ڕۆژوگران هەیە و ئەوان زیاتر لە کەسانی تر هەست بە گەرما دەکەن. خەڵکی تووشی وشکبوونەوە دەبن بە تایبەت بەهۆی هەڵکەوتەی جوگرافی شارەکە کە لە ئاو نزیکە و بە هەڵمبوون زۆرە. بەهۆی وەرگەڕان و سوڕانی وەرزی مانجی ڕەمەزان ساڵانە 10 ڕۆژ دێتە پێشەوە. لە ماوەی 70 ساڵیش 9 تا 10 ساڵ ڕەمەزان لە وەرزە زۆر گەرمەکان دەبێت. بۆ هاوڵاتیانی کاراچیش کە شارێکی 21 میلیۆن هاوڵاتی باشووریە لە پاکستان، ڕۆژوگرتن هەم بەهۆی بەرزی پلەی گەرما و هەم بەهۆی بەرزی ڕادەی شێو بە هەڵم بوون ئەستەمە. یادگار ئیسماعیل، کوردستان 24. ئەچینە تەوەری یەکەمی پاشیڤ و باس لە ئاداب یاخود ئاکارەکانی موسڵمانان دەکەین بە تایبەت لە مانگی ڕەمەزان و لە ئاینی ئیسلامدا چۆن ڕێنمایی موسڵمانان کراوە یان دەبێت بە چه شێوازێک ڕەفتار و ئاکاری خۆیان باشتر بکەن لە مانگی ڕەمەزان وەکو دەرفەتێک. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا مزەفەر سوورچی پێشنیژ و تارخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش، زۆر بەخێربێ. ئەم کاتی جەنابشتان باشتر، سۆسپاسی بەشەکەین بۆ دەرفەتێکە ڕەخسانتە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاءالله. سەرەتا پرسم کە ئەوترێت ئاکاری موسڵمان لە ئاینی ئیسلامدا چۆن باسکراوە یان چۆن باس لە ڕەوشتی موسڵمانان کراوە؟ بەڵێ، بەتاکید ڕەوشت و ئاکارە جوانەکان لە ئاینی پیرۆزی ئیسلام یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان. وەکو ئەگەرێمە سیر بکەین، یەکێک لە هەدەفەکان و لە ئامانجەکانی ناردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، هەروەکو چۆن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشت و فەرمودەی خۆیدا ئاماژەی پێکا فەرمووی ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکاریمە الئەخلاق. فەرمووی من ڕەوانە کراوم، ناردراوم بۆ ئەوەی کەوا ئەخلاقە جوانەکان، ئاکارە بەرزەکان تەواو بکەم. واتە هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئێمە بەمانای ئەوە دێکەوە بۆ ئەوە هاتوویەکێک لە ئامانجە سەرەکیەکان بریتێ لەوەی کەوا ئەخلاق و مەکاریمە الئەخلاق واتە ئەخلاقە بەرزەکان، ئەو ئەخلاقە جوانانەی کە بەڕاستی پێش هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئەخلاقانە بەرەو دواکەوتن ئەڕۆیشت. ئیدی خەڵک بەرەو ئەخلاقە ئەو ڕەوشتە جوان و ئەو ئاکارە جوانانە لیان لا ئەدا بەرەو کار و کردەوەی ناشین ئەڕۆیشتن، بەرەو ئەو کردەوە ناشینانە دەڕۆیشتن کە ئینسان بەرەو هیلاکەت ئەبا. بەڵام لەگەر هاتنی پێغەمبەری خوا ئەو پەیامە جوانەی کە بریتی بوو لە تەواوکردنی ئەخلاق و ڕەوشتە جوانەکان وەخوای ڕەب العالەمین جل جلاله کە وەسفی پێغەمبەری خوا ئەکە عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوازە وەسفی ئەکە، نافەرمی کە نوێژی زۆرە، کە ڕۆژی گرتنی زۆر بووە، کە وەسفی پێغەمبەری خوا ئەکە عەلەیهی سەڵات وەسەلام وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تۆ لەسەرەوەی هەموو ڕەوشتە بەرزەکانی،
نەک تەنها ڕەوشتت بەرزە وئینەکە لەعەلا خولق عظیم تۆ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەرەوەی هەموو ڕەوشت و ئاکار و ئەخلاقە جوانەکانی جا بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام گرنگجێکی یەکجار زۆری بە ڕەوشت و بە ئاکارەکانداوە. بەڵێ بینە سەر جاکردنەوە یاخۆ گرنگی ڕەوشت و ئاکار لە ئاینی ئیسلامدا چییە؟ و چەندە پەیوەندی بە پەرستش و عیبادەتەکانەوەیە چونکە زۆر جار کەسانێکن لەوانەیە ڕەفتارەکانیان لەگەڵ خوداپەرستی و عیبادەتیان جیاواز بێت. بەڵێ بەتەکید ئەگەر ئێمە تەماشای عیبادەتەکان بکەین بە تایبەتی ئەو عیبادەتانەی کە واجبن لەسەرمان عیبادەتی یەکەمینیان وەکو نوێژ چونکی ئەبینی کەوا نوێژ پەرستشەیەکە ڕۆژانە دووبارە ئەبیتەوە بەڵام ئەگەر سەیری خۆی ڕەب العالەمین بکەین جەلە جەلال و کە باسی پەرستشمان لە بۆ ئەکات دەربارەی نوێژ ئەفەرمی ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمنکەر ئەفەرمی نوێژ ئەو نوێژەیە کە ئینسان بجێڕیتەوە لە گوناح و لە تاوان واتە نوێژ ئەو نوێژەیە کە ئەخلاق و ئاکار و ڕەوشت ئینسان بگۆڕێ واتە ئەگەر کەسێک نوێژی کرد کەسێک پەرستشی خۆی ڕەب العالەمینی کرد بەڵام ئەو نوێژەی نەیگەڕاندەوە لە گوناح نەیگەڕاندەوە لە تاوان ئەو نوێژە نەبوو مای ئەوەی کە ئەخلاق و ڕەوشتی بگۆڕێتن خۆی ڕەب العالەمین بەڕاستی بەم نوێژە ڕازی نییە و ئەفەرمێتن نوێژ ئەو نوێژەیە کە مەدحی ئەکە و کە نوێژی تەواو ئەو نوێژەیە بەڕاستی کە ئەخلاق و ڕەوشمان بگۆڕێەوە خاڵی دووەمینیان کە بەڕۆژی بوون کە بەڕۆژی بوون وەسیلەیەکە بۆ ئەوەی کەوا بەرەو ئەخلاق و ڕەوشتە جوانەکانمان بەوکو خوای گەورە دەفەرمی ڕۆژی گرتن یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ئەی کۆمەڵی ئیماندارینە ڕۆژوو واجبە لە سەرتان چۆن لەسەر ئومەتانی پێشەی واجب بۆ بەڵام بۆ لعلكم تتقون بۆ ئەوەی ببنە ئینسانی متقی ئینسانی متقی ئەوەیە کەسێکە کە بەڕاستی ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی تێدا بێتە جێ وەکو زانایان تەفسیریان کردووە پێناسەی تەقوا وەکو ئیمامی عەلی پێناسی کە فەرمی التقوى الخوف من الجليل ترسانە لە خوای گەورە والعمل بالتنزيل وإشكرنا بقرآن بيروز والقناعة بالقليل قناعت بوون بكم كبراسي يكلا روشت وآكار زوانا كان بريتيا لهبوني قناعت براسي أوروك أبينيك خلكانك قناعتي النية كقناعات أجر إنسان قناعتي أبو رازي بو شيخ رب العالمين زور جرين جبيتن قناعتي بس درست أبيتن وكو بيغمبري إخوة عليه الصلاة والسلام فيرمانك أفرم انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظر إلى من هو فوقكم سيري كسك بكن كالأخوار وإخوتان أخواي جورا ناز ونعمتي كم تلقى الكذب بون منكسك أبيني ككريسيا سيري كسك بك كوا لبن خيمة كسك خانوشي هي بلام خانوكي جورانيا سيري كسك بك ككريسيا كسك خانوكي باشا سيري كسك نك كفيلاش يسوك كإنسان سيري سرو خوي لو كاتي قناعتي لبو درس نابيتن هولي لبو أدا ماندبوني لبو أكاتن بلام لهمان كادا بأماد ناقاتن وبيغمبري خواه صلى الله عليه وسلم أفرمي إذا كان يوم صوم أحدكم هل كاتيك لإيوا بروجيبو فلا يرفث ولا يسخب فإن صابه أحد هل كاتيك لإيوا بروجيبو فأو كسا زني ونداتن كردوي ناشين نكها تاوكو بيغمبري خواه أفرمي أقر بيتو يعني جنيويان بيدا يعني بيانوي لي بدن جنيوي بي بدن لكداري بكن فمي بابلي إني صائم من بروجوم يعني براسي روجوش يكلو عبادتان كإنسان فيرا يعني أخلاق فيرا روش أكاتن نق إنسان بزنيو والله مي بداتوا حتى فيرمان كتورنا بين فيرمان أكاتن كبراسي أو أخلاق زواننا لروجيا إما بدياري بيخينو وهروها نشاني بدين وخالي شتر كيك العبادة كان بريتي عبادتي زكاة مالي خوي رب العالمين أويشيان تيدا زور أخلاقي شي تيدا أويشيان بريتي لو أخلاقي الزكاة أويك فيرمان أكا كإنسان أو كسي كدولمندا رحم وصوز لضلي بيدا ببيتن كبطواني تحمل لقل إنسان كان بك لقل خرش فقير في الرحم وصوزي دكا وهروها عبادتي أجا سيد بكن عبادتي حج كأخوي رب العالمين يعني بيشوي كباس عبادتي حسب عبادتي زكاة حتى أخوي رب العالمين فيرمانك فرمي يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى أفرمي خير كان خوتا بتايباتي أو برزانيك لما قد خير دا كان زكاة دا أخوي رب العالمين رويانتيك أي كومال إيمان دارين خير كانت بطال مكان بوتصليان مكان ولا بس بالمن والأذى أفرمي بمنات كردن بأزيدان سور كسي وهي بين يعني أوش
لێرە ئەبینی لە زەکاتدانیش خوای گەورە فێری ئەخلاقی جوانمانەکە بۆ ئەگەر ئەبینی کەسێک زەکاتی ماڵی خوای هەیە زەکات بۆ کەسێک ئەبا لەناو خەڵک پێی مەدا منەتی لەسەر مەکە بڵێ من زەکاتم دا فڵانە کەس بۆ لەبەر ئەوەی بە منەتکردن بەسەری بە ئەزیەتدانی ینی خەڵکی وایە بەدا ئەمەش زۆر جاروان ناکە کە کەسانێکە بن زەکات و خێری کەسێکی دیکە قوبوڵ نەکا لەوە بترسێکە باس کرێیان لە ناو خەڵک لەوانەیە بەلایەوە شەرم بێکە ئەو بەتاکید هاوکاریە وەربگرێ وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد خەڵکی وا هەیە مستحقە بۆ زەکات وەرگێتن بەڵام لە ترسی ئەوەی لە ترسی سمعی خۆی ینی هەوڵەدە بە هەژاری بمینێت و نەوەکو لە لۆمەی کەسێک کە بەڕاستی بەو نوعی وەکو خوای گەور وەسفی ئەکاتن بە هۆی ئەزیەتدانی خەڵکە و بەهۆی منەتکردنەوە بەسەریانەوە خێرەکانیان پوچەڵ ئەبیتەوە بەتار ئەبیتەوە و خاڵی عیبادەتی کۆتایی کە حەجە خوای رب العالمین ئەفەرمیتن فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج بهمان شێوە فەرمێ کاسێک لە ئێوە کە حەجی کرد بە یان ئەو ئەخلاقە ناشرینانە بەڕاستی لە حەجە ئەنجام نەداتن ینی تەنانەت لە حەزیشە فێری ئەخلاق و ڕۆشتی زوانمانەکە یان لێرە پەیامێک بە ئێمە ئەگات وەکو مرۆڤێکی موسڵمان ئەوەیە کە عیبادەتەکان هەموو عیبادەتەکان فێری ئەخلاقی زوانمانەکە هەموو عیبادەتەکان خۆی لە خۆیدا قوتابخانەیەکە بۆ ئەوەی ئینسان فێری ئەخلاق و ڕۆشتی زوان ببیتن باشە مامۆستا باسی بابەتێکە کرد قەناعەت زۆر کەس هەیە لەوانەیە لە ناو خەڵک قسە نەکا بەڵام لە دڵی خۆیەوە لە ناخی خۆیەوە قەناعەتی بۆ شتانە نییە کە هەیەی لە ژیانی خۆیان لە هەمان کاتدا عیبادەتی خۆی ئەکا پەرستشی خۆی ئەکا ئایا ئەم کەسانە با بڵین چەندە عیبادەتەکانیان قوبوڵە لای خوایە چونکە خوا هەز بە دڵی هەمومانەکات بەڵێ بەتاکید وەکو قبولبوونی عیبادەت خوای رب العالمین نەبوونی قەناعەت بەڕاستی ئەگەر کەسێک ئەو ڕۆشتەی تێدا هەبیتن هەمیشە ئاسوودەی هەمیشە بەختەوەرە هەمیشە هەستەکە بە سەعادەت بە بەختەوەری قەناعەت یەکێکە یان یەکێک نییە لەو شتانەی کە ببیتە مای ئەوەی کە خوای گەورە عیبادەتەکانی لێ قبوڵ نەکە بەڵام وا باشە ئینسان بۆ ژیانی خۆی بۆ ئەوەی لە ژیاندا بەختەوەر ببیتن بۆ ئەوەی لە ژیاندا هەم لە دنیا هەم لە قیامەت سەرکەوتو ببیتن پێویستی بەوەی ئەو ئینسانە قەناعەتی هەبیتن وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم القەناعەت كنز لا يفنى قەناعەت گەنجینەیەکە بنی نایەت ینی کۆتایی نایەت باوەڕ بکە ینی سەیری ئەو کەسانە ئەەکەی کە لە ژیاندا ئەبینی قەناعەتیانێ ئینسانی بەختەوەری ئینسانی دڵخۆشن زیاتر لەو کەسانێکەوە قەناعەتیانێ لەبەر ئەوەی ئینسان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسەکە لە بۆمان ئەفەرمیتن لو كان لابن آدم واديان من الذهب لابتغى إلى ثلاثة أفرميتن ئەگەر بێت و ئینسانێک دوو دۆڵی هەبی ئەو دوو دۆڵە پڕ بێ لە زێر پڕ بێ لە سەروەت و لە سامان ومێد و هیوە ئاواتی لە بۆ سێمە کە سێمی دەبی لە بۆ چوارم لە بۆ پێنجەم ئەگەر قەناعەتێک لە بۆ خۆی دروست نەبە ئینسانە تووشی مرتەحی نابی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کاتە ئینسان چاوی تێر دەبیتن ئیلا بالتراب ئیلا بەخۆر کە لە ناو قەبری دادەنێن جوان جوان خۆری پێدا ئەکەن ئەو کاتە ئەو ئینسانە قەناعەتی لە بۆ دروست دەبی ئەگەنا بە هیچ نەوعێک کەسێک ئەگەر لە دنیادا ڕەوشتی قەناعەت لە بۆ خۆی دروست نەکاتن لە بۆی دروست نابیتن باشە قەناعەتی دنیای ئەوەیە کە تەنیا بیر لە با بڵین لایەنی داهات بکاتەوە یان تەنیا شتە مادیەکانی دنیای بوێت بەڵێ تەبیعی قەناعەت ئەوەیە کە بەڕاستی پێناسەکەی بۆ نمونە هەیە لە ژیانی خۆی ڕازی نییە لەوانەیە کەسانێک هەبن خاوەن پێداویستی تایبەتن گرفتیانەیە نەخۆشییان هەیە ڕەنگە ئاسایی ئەم بابەتیان وەرگرت بێ بەڵام کەسانێک لە ڕووی تەندروستیەوە زۆر باشن ژیانیان ڕەنگە وەکو ژیانی کەسانێکی دیکە نەبێت کە لەوان باشترە بەڵام هێشتا قەناعەتیان بە ژیانی خۆیان نییە بەڵێ بەڕاستی یعنی دەربارەی کەم ئەندامیش هەر ئەگەڕێنەوە سەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی ئەوانەی کە لە دنیادا ئیمتیحان دەکرێن خۆی ژیانی دنیا ژیانی ئیمتیحانە تاقیکردنەوەی ئینسانەکان بەگشتی لە دنیادا تاقی ئەکرێنەوە زە ئەوەی کە بەڕاستی باست کرد خاوەن پێداویستی تایبەت ئەویشیان ئەبێ قەناعەت بۆ خۆی دروستکە بە چ زۆرێک ئەبینی کەسێک دەستێکی پێوە نییە با سەیری کەسێک بکە هەردوو دەستەکانی پێوە نییە کەسێک ئەبینی دوو دەستی پێوەنەکە قاچی سەیری کەسێک بکە ئەسڵەن هەردوو دەست و هەردوو قاچی پێوە نییە یعنی بەم شێوازە سەیری خوارەوەی خۆی بکە قەناعەتی لە بۆ دروستەبی دڵ الحەمدولله خوایە گیان خۆ خەڵکانێکی لە من خراتر خەڵکانێکیە لە من زیاتر ئیمتیحانت کردیە زا بەڕاستی بەم نەوع ئەگەر ئینسان توانی قەناعەت لە بۆ خۆی دروست بکە حەز بە بەختەوەری ئەکاتن و ئەتوانی ژیانی خۆی بە ژیانێکی بەختەوەری
بە ژیانش پڕ سەعادت بەڕێ بکەن. ئەمە چێتە چوارچێوەی ئاکاری باش و جوانی مسلمان؟ بەڵێ بە تاکید قەنەعەتیش یەکێکە لە ڕەوشتە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵێ مامۆستا بەردەوامە بین لەگەڵێ لە ماڵی برایانی تورکمان بۆ پێکەوە ژیان یاخود بۆ ڕێخستنەوەی نێوماڵی هەموو ئاین و نەتەوە جیاوازەکان زمانە جیاوازەکان ساڵانە لە کوردستان چالاکی جۆرا و جۆر ڕێکەخرێت. بەڵام لە مانگی ڕەمەزانیشدا بۆنێکی تایبەت ڕێکخراوە کە هەر بۆ کۆکردنەوەی هەموو مسلمانان و ئیتر بێ جیاوازی لە نێوان ڕەگەز و ئاین و هەروەها ئەو بابەتانەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە چونکە زۆر جار ئەوترێت ئەوە ئاینێکی دیکەیە یان ئەمە زمانێکی دیکەیە بەڵام خۆشبەختانە بۆنەیەک ڕێکە خەن هەمویان لە یەک ماڵدا کۆبنەوە. هاوکارمان دیاری شێخە لەوێ ئامادە بوو زانیاری زیاترمان نەداتێ. بەڵێ ئێستا ئێمە لە ماڵی تورکمانی دیارە ئەم شەو سەرجەمکین و جێژەکان کۆبوونەتەوە. ئەم شەو ماڵی تورکمان فێستیڤالێکی ڕێخستووە لەم باخچەیەدا ئەوەی کە دەبینێت سەرجەم چین و توێژەکان سەرجەم حیزبولایەنەکان لێرە بەشدارنەوە تا هەمویان دەبینین بەچلی کوردیەوە لێرن. من دەچمە لای مامۆستا گەیلان. مامۆستا گەیلان هۆکار چی ئەم شەو لێرە هەمووتان کۆبوونەتەوە پەیامی ئێوە چییە لێرە؟ بەڵێ ئێرە ماڵی تورکمانە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان. ماڵی تورکمان ماڵێکە بۆ هەمووان. ماڵی تورکمان تورکمەنیەوە هەموو شەوان ڕەمەزانان لێرە بە یەک گەیشتنەوەی کەلتورەکانە با بڵێن تورکمان و کورد و عەرەب بە جلوبەرجی ملی خۆیان و بە قۆریات و کوردەکان بە حەیران و عەرەبەکان بە عەتابە و بە یاریکردنی مەحێبس و کڵاو کڵاوانێ و سنی سنیانێ هەمومان بە یەک دەگەین ئێرە هەتا سەعات دوو سێی پاشیوێ ئەمە لێرە دەبین و یاری سنی سنیانێ ئەنجام دەدەین و هەموو کەس بە زمانی خۆی بە کەلتوری خۆی بە گۆرانی چڕین و قۆریات و شعر و هەڵبەستی خۆی بەشداری دەبیتن. پەیاممان ئەوەیە ئێرە ماڵی تورکمان لە هەولێر ماڵی برایەتی و تەبایی و پێکەوە ژیانە. ئەو کەلتورە ئەوڕۆنیە ئەمە دەکەین سەدان ساڵە لە هەولێر ئەو کەلتورە ئەنجام دراوە حتا لە کەرکووک و لە بەغدا و لە منتیقەکانکە وەکو پردێ میێوان بوونە لە هەولێرێ ئەمەش میێوانی ئەوان بووینە. ئەمە لە شەوانی داهاتوو لە کەرکووک و لە بەغدا و لەو جیانە میێوانیشمان دێ میێوانداریان دەکەین بە یەک گەیشتنەوەیە بە یەکتر ناسینەوەیە تەعارفەکە خۆشیە و شادیە بۆ خەڵکی کوردستان. دەستەکانە خۆش بەڵێوا دیارە سەرجەم حەیران بێژانیش لێرە ئامادەن ئەوەی کە هەیە نیۆنەری حیزبولایەنەکان لێرەن دەچمەلای پارێزگاری هەولێر. کاک نەوزات ئەگەر پێمان بڵێ پەیامی ئێوە لەم ڕۆژەیە لەم باخت لە ماڵی تورکمان کۆبوونەتەوە ئەگەر باسی پام بکەن. ئەم چالاچەی ماڵی تورکمان کە لە گەرمانجی ڕەمەزانی پیرۆز کە ڕێکیان خستیا کە دەبینین لە شەوە کۆتایی یاریەکانی سیستیان دەکەن کە دەبینن کە بە تێکەڵکردنی کەلتورەکانە کە ئەوەش سوورەتەی حقیقی ڕاستەقینەی کوردستانە کە لە پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردن و ئەو تەباییە و خۆشەی لە بینی هەموو پێکاتەکانی کوردستان کە هەیە و ڕنگدانەوەشی لەسەر هەرێم وازەحە بۆی دەبینین کورد و تورکمان و مەسیحی و عەرەب و ئەوانە کە لێرەن ئێستا کە هاتینە کە بەشدارن هەر کەسە بە ئەوەی خۆیان ئەمە نمونەیەکی ساکاری پێکەوە ژیانە لە کوردستان بەدەست خۆشی دەکەین لە ماڵ تورکمان کە ڕێکیان نێخستێ بەو شەوە خۆشەی کە ئەبوون کەش و هەوایە لە شارەکان دیکەش خەڵک دیارە هاتی ئەو لێروکان تێدا بەشدار دەبێتن و ئەمەش حقیقەتی کوردستان نیشان دەداتن. بەڵێ ئەوە پارێزگاری هەولێر نیۆنەری حیزبولایەنەکان لێرە بەشدارن. لێرە سەرجەم چین و توێژەکان لێرە بەشداریان کردووە بە جلوبەرکی واراوە خۆیان گۆڕیوە. ئەگەر هاوکارم لەگەڵم بێ دەسمەلایەکێک لەمانە کە بەجلی کوردیەوە خۆی گۆڕیوە سلااوت لێبێ ئێوە ئەم شەو بۆچی لێرە ئامادەستان دەکەین گەلە بە خێرمێن چاوتان ماز دەکەین. وەڵی ئەوڕۆ بەڕاستی شتێکی زۆر خۆشە. ئەمە بە شمەکی کوردی لە کەش و هەوایەکی خۆش ئازادا تورکمان دۆست برادەرە عربەکان یعنی بەڕاستی لە پایتەختی ئەو لێرە لە خۆشی داینا بەڕاستی گەلە بە خێربێن سەرسەرمان سەرچاومە گەلە بەتەکانە خۆش. بەڵێ ئەم شەو دەتوانم بڵێم یاری سیلی و زەرف یەکێکە لەو یاریانەی کە ئەمانەی کۆ کردوتەوە لێرە یەکێک لەوانم لەگەڵ دەبێت سلااوت لێبێ ئێوە لەم شەوەیە چییە یاری سین و زەرف چیە گەێنێ بۆ ئێوە؟ بەخوا ئێمە ساڵانە یەک ماگمانەیە ڕەمەزان دەبینی هەموو برادەرەکان کۆ دەبینەوە لە خۆمان سینیانێ دەکەین کە سینیانەیە کە سوێت دۆست ئەحباب برادەران دەبینی لە کەرکووک دێن لە ئاتون کۆبری دێن
لە هەولێر هەر کۆ دەبینەوە برادر لەگە برادر یارێکی دەکەین و ئەوجا دەبینێتە سەر گەمەکردنی شێوازی گەمەکردنەکە کووە ئێستا ئەمە ئەو جەماعەتە هاتینە عەجەمی گەمەی دەکەین هەر 11,000 لۆتەیە لە زێ خۆشی دانەوە ئەم شەو هەموو چین و توێژەکان لێرەن ئەمە چ پەیامێکە گەێنێ ئەوە برایەتی دەگەینێ ئەمە هەمومان لەو شارێ وە بزانم وەتی دنیا دنیاە ئەولێر هەردەم دەرکەی کرایتەوە لۆ هەموو چین و توێژەکان مەسەرەن وەکو عەرەب تورکمان کورد ئاشووری کورد هەمووی برای ئێمەە بەڵێ ئەوەی هەیە بەردەوام ئاهەنگەکە بەردەوامە سەرجەمچین و توێژەکان هەریەکەیان بەجلی جیاوازی خۆیانەوە لێرە ئامادەن لە ماڵی تورکمانەوە لە هەولێری پایتەختەوە پەیامی یەکریزیان گەیان کە ئەم شەو کە هەمان لێرەن و پەیامی خۆیان گەیاندووە. سپاس بۆ پەیامنێرمان دیاری شێخە بەردەوامە بین لەسەر گفتوگۆکانمان لەگەڵ مامۆستا مزەفەر سوورچی پێشنێژ و تارخوێن مامۆستا جارێکی تر بەردەوام بین پرسیاری ئەوە بکەم کە ئەوترێت پێویستە ڕەوشتی مسلمانان لە مانگی ڕەمەزاندا باشتر بێت پەیوەندی نێوان ڕەوشت و ڕەمەزان چییە؟ بەڵێ بەتاکید مانگی ڕەمەزانی پیرۆز قوتابخانەیە کە خولێکە بۆ ئەوەی کە ئینسانەکان بەڕاستی ڕەوشت و ئاکارەکانیان بگۆڕێتوە پەیوەندی مانگی ڕەمەزانی پیرۆز بە مەسەلەی ڕەوشت پەیوەندیەکە کە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشتەکانیدا کە دەربارەی بەڕۆژی بوون دەربارەی مانگی ڕەمەزان دەفەرمێ من لەم یەدع قەولە زوور ئەفەرمی وەالعەمەلە بیهی هەر کەسێکەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە بە ڕۆژ و ئەبیتن ئەو کەسە کردەوەی چاکە نەکە یاخود بێت و قسەی خراپ بکە ڕەوشتی جوانی نەبیتن ڕەوشتەکان و ئاکارەکانی لە ڕەوشتە جوانەکان نەبێتن و کردەوەی پێنەکە فەلەیسە للهی حاجەتون ئەفەرمی خوای رب العالمین پێویستی پێ نییە ئەن یەدع طعامه وشرابه خوای رب العالمین پێویستی بەوە نییە ئەو کەسە لەبەر ینی بەبێ هۆ خۆی برسی بکە خۆی تێنو بکە واتە کەسێک ئەگەر بێت و ڕەوشتەکانی جوان نەبێ بە ڕۆژیش بێتن ینی وەکو ئەوەیە تێنێت و برسێتیەکەی خوای رب العالمین پێویستی بەوەنی مرۆڤەکان لە پێناو ئەو خۆیان برسی بکەن و تێنی بکەن بەڵکم ئەبێ لەگەڵ برسیکردن و تێنیکردنەکەیدا ڕەوشت و ئاکارەکانیان بگۆڕێ و قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانی پیرۆز دابەزیوە و حەزرەتی عایشە دایکی ئیمانداران رضی الله عنها دەربارەی ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمی کانە خولوقه القورئان ئەفەرمیتن ڕەوشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بریتی بووە لە قورئانی پیرۆز واتە ڕەوشتەکانی ڕەوشتی قورئانی پیرۆز بووە قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانی پیرۆز دابەزیوە ڕەوشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بریتی بووە لەو ڕەوشتانێک کە لە قورئانی پیرۆزدا باس کرد بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فێرمانەکە کە یەکتر عەفوو بکەین لێبوردە بین فێرمانەکە بە سەبر بین فێرمان دەکاتن کە بەرامبەر یەکتر لێبوردەیمان هەبی ڕێزمان هەبی ئیحتراممان هەبیتن ئەو کۆمەڵە ڕەوشت و ئاکارە جوانانەی کە خوای رب العالمین دەربارەی بەخشین و دەربارەی سەخاوەت و ڕازگۆیی و وەفا ئەم هەموو بابەتانە هەمویان کە لە قورئانی پیرۆزدا باسکرا هەمووی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووتە زێ بەڕاستی مانگی ڕەمەزان خولێکە بۆ ئەوەی کەوا فێری ڕەوشت و ئاکارە جوانەکانمان بکەوە بەردەوامیش بین لەسەری باشە مامۆستا ئەگەر کەسێک لە ڕەمەزانیشدا ئاکار و ڕەوشتەکانی دروست نەبوو بۆ نمونە تووڕەبوون کە یەکێکە لەو ڕەفتارانەیان ئاکارانەی کە لە ڕەمەزاندا زۆر زیاترە بێ لە ناو خەڵکدا هەرچەندە پێچەوانەکەی ڕاستە ئەم کەسە ئایا ڕۆژوبوونەکەی یان عیبادەتەکەی قوبوڵ کراوە؟ بەڵێ بەتاکید بە ڕۆژی بوون کۆمەڵێک شت هەیە ڕۆژەکانی ئینسان بەتاڵ ئەکاتەوە وەکو بەتاڵبوونەوەی ڕۆژەکان تووڕەبوون ڕۆژی بەتاڵ ناکاتەوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی ئەوەی کە ئەو ئینسانانەی لە ژیاندا تووڕە ئەبن بە تایبەتی کەسێک کە بە ڕۆژوو ئەبێتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمی کەم من صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش ئەفەرمی ینی خەڵکانێک هەن بە ڕۆژوو ئەبن بەڵام لە بەڕۆژبوون یا تەنیا برسیەتی و تێنوتیان لە بۆ ئەمینێتەوە بۆ بەهۆی ئەوەی ئەو ئینسانە تووڕە ئەبیتن
ئەبینی بەڕاستی ئینسان لە کاتی بەڕۆژیبوونە ئەبی ئاکار و ئەخلاقە جوانەکانی لێ بێتە جێ ئەبی باش بێ لەگەر خەڵک لەگەر ماڵ و منداڵی زۆر کەسی وایە بەڕۆژوە بەڵام تووڕەبوونی خۆی لە خێزانی دەرەکە تووڕەبوونی لە ماڵ و منداڵی دەرەکە لە خەڵک دەرەکە لە کۆمەلگا دەری دەکاتن ئەو تووڕەبوونەی خۆی ئەبینی زاروەیە بەڕاستی قسەیەکی ناخۆشەکە دڵی ئەو ئینسانە دەشتێنی زاروێ دڵشکاندن بەڕاستی یەکێکە لە تاوانە گەورەکان ئەو ئینسانە کە ئەتو دڵی ئەشێنی ئەبی ینی چۆن ئەتوانی دڵی ئەو ئینسانە چاک ببێتەوە تۆزاری وایە قسەیەک بەڕاستی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئەفەرمی کە کەسێک ینی بەوشەیەک باسی ئافرەتێک ئەکاتن لەو کاتی حەزەتی عایشە کە دەربارەی تەنیا بەو شەش بەڵکم بە ئیشارەت کە ئەفەرمی ئافرەتێشی لە ڕووی باڵاوە قوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیتن ئەگەر بێت ئەو وشەیە فڕتدا بەناو دەریاکانی بۆگەنی دەکرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی زۆر هانمانە دەولەوەی کە ئینسان تووڕە نەبی وليس الشديد بسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب أو كسب توانا وبدا صلاة نية بقوة نية كلكاتي شرا خلق ببزيني بيغمري خوافرمي أو كسخاون توانا ودا صلاة ورشيد وآزايا كلا تربونا دان بخوي دابقريتن براسي خواهي رب العالمين روجي لسر إما واجب كردوا نابي إما بەهۆی ئەو بەڕۆژبوونەوە دەوروبەرمە ئەزیێت بێت کە تووڕەبوون بەڕاستی ینی زاروێ زیانی زۆر گەورەمان پێگەینیتن وەکو دەبینی کە بەهۆی تووڕەبوونە جاروێ قەتل ڕوودەدا چەند زارن گوێمان لە حادیسە بووە لێک دقەی و ئینسانە تووڕە بووە دەڵێ لەسەر سیارە شکاندیتەوە سەری لەسەر شتێکی ئاوا کەم تووڕە بوو هاتیتە خوارێ یەسەر کوشتیەتی جاروێ لێ ئەدا جاروێ جنێوی پێدە جاروێ بوختانی پێدەکەت زاروێ دەگاتە ئافرەتی خۆی تەلاق ئەداتن زۆر جاری وایە بەڕاستی ئەبینین بەهۆی تووڕەبوون و حاڵەتی وامە دێتە کابرا ئەبینی تووڕەبی لە خێزانی سەر خێزانی تەلاقەدا بەڕاستی ئەو کۆمەڵە بابەتە ترسناکەنە هەمووی بەهۆی تووڕەبوونە دروستە بیتن بۆیە بەڕاستی تووڕەبوون کردەوەیەکە کە لە بەها و لە فەزل و لە ئەجر و لە پاداشتی ڕۆژ و کەمەکاتن تاوای لێ دێتن وەکو کەسێک ئەمینێتەوە کە تینێتی و برسەکەی بەڕاستی بەلاش ئەمینێت و تەنها برسێتی و تێنێتی لە بۆ دەمینێتەوە باشە ئەو کەسانەی کە لە ڕەمەزاندا ڕەوشتی خۆیان ئەگۆڕن باشترە بێ ئاکارەکانیان جانترە بێ چی بکەن بۆی پاش ڕەمەزانیش و بۆ هەموو تەمەنیان بەردەوام بەو شێوەیە ڕەفتار بکەن بەڵێ تەبیعی یەکەم شت بۆمان بە دیارەکەوی مانگی ڕەمەزان وەکو باسمان کرد کە مانگی ڕەمەزان وەکو خولێکە کە باسمان کرد ئەو ئینسانە ئاکار و ڕەوشتی گۆڕە وەکو جەنابەت ئەگەر تەماشێ بکەین و بینەرانی خۆشەویست ئەگەر سیر بکەن سەرنج بدەن ئەبینی لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان ئەبینی ئینسانەکان بەگشتی ئەخلاق و ڕەوشتەکانیان گۆڕانکاری بەسەردادێ جا ئەو مانگێک کە دەبینین مانگێک 30 ڕۆژ لەو خولەیدا ئینسانەکان ئەتوانن ڕەوشتەکانیان ئەخلاقەکانیان بگۆڕن ئیدی پەیامێکە بۆ ئێمە دەتوانین ئەخلاقمان بگۆڕین یەکەم خاڵ ئەتوانین یانی واتە یانی شتێکی مەحاڵ نییە گۆڕینی ئەخلاقمان ئەگەر بێت و ئینسانی خوا نەخواستە ئەخلاق و ڕەوشتەکانی خراپ بێتن ئەتوانی ئەخلاق و ڕەوشتە جوانەکان جێبەجێ بکە بۆ لەبەر ئەوەی لە مانگی ڕەمەزان توانی خاڵی دووەمینیان ئەبێ سەیری پاداشتی ڕەوشتە جوانەکانمان بکەین ئەبینی ئەو ڕەوشتە جوانانە کە پاداشتێکیان بۆ نمونە پاداشتی ڕازگۆیی پاداشتی سەبر کە خوای ڕەب العالەمین دەفەرموێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئەوەی کە سەبر ئەگری ئارامی دەگری ئەزر و پاداشتی لەکە خوای گەورە بەبێ حیسابە جا بەڕاستی ئەبینی عەفو لەکە خوای گەورە چەند گەورەی لێبوردەیی ئەبینی ڕێز وەفا ئەو کۆمەڵە بابەتان ئەوەی ڕەوشتە لەکن خوای گەورە ئەزر و پاداشتی هەیە جا بۆ ئەوەی بمانەوێت لەسەر ڕەوشت جوانیەکان لەسەر ئاکارە جوانەکان بەردەوام بین پێویستیمان بەوەیە کە ئێمە هەوڵ بدەین کە ئەو کاتەی ئەخلاقەکان دەبینین سەیری پاداشتەکانیان بکەین ئایا پاداشتی ئەخلاقی جوانەکان چەندە گەورەیان دەربارەی جیدال و گفتوگۆ و مشتومڕ پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله عليه وسلم ئەوەی جیدال گفتوگۆ ئەو جیدالێک کە بێتە مای شەڕ و ڕق و قینە فەرمی تەرکی بکە ئەگەر لەسەر حەقیش بی من لە بەهەشتا خانوێکی بۆ زامینەکەم قەسرێک لە بەشتا پێدەم یعنی هەموو ڕۆشتە جوانەکان ئەبینی پاداشتی خۆی هەیە سەیری پاداشتەکان بکەین وە خاڵی سێیەم بۆ ژیانی خۆمان باشترە ئایا کەست بینیوە لە ڕازگۆیدا زەرری کردی کەست بینیوە لە کۆمەلگا ڕازگۆ بێتن خەڵک ڕقی لێ ببیتەوە کەست بینیە ئەگەر بە وەفا بی خەڵک ڕقی لێ بیت هەر بۆ ژیانی ڕۆژانەمان ڕێزگرتن وەفا
لێبوردەی هەموو ئاکار و ڕەوشتە جوانەکان بۆ ژیانی خۆمان باشترە بەختەوەرمان دەکە سەعادەتمان پێ دەبەخشێت. بەڵێ مامۆستا لەگەڵە بەردەوامە بین ئەچینە دوهۆک و پەیامنێرمان چەکدار جەمال ڕاستەوخۆ لە دوهۆکەوە لەگەڵمانە باس لە ڕەوشی ئارامی و سەقامگیری یەکەین لە دوهۆک. چەکدار ئەم کاتت باش پێمان بڵێ بوونی ئاسایش و ئارامی لە دهۆک چەند دەوای کردووە کە خەڵک لە شەوانی ڕەمەزاندا بتوانن سەردانی دەرەوە بکەن یان قەرباڵغی لە شوێنە گشتیەکان و ناوبازار هەبێت. سالا دەمێنگۆ باش بی دیارەکتەکۆ ئاماژە پێگیری ئەمنوکە لێ بەلدا ئاسایشێنێ پارێزگەها دهۆکی یعنی ئەو هین دبینن ئەو گەنجن ئەو بێژن کادرێن ئاسایشێنەیەن کو شەو و ڕۆژ شەوێن خودکەنە ڕۆژ و ڕۆژێن خودکەنە شەو بۆ هەندێ ئاسایش و ئارامیا ئەوی باژێری یانژێ ئەوێ پارێزگەهێ یا پاراستی بیت بۆ هەندێ بزانین ڕەوشا ئەمنی چاوانەیە سنتەرێ باژێری تایبەتی ناو بازاریدا کو یعنی بەرەبەرە شەو بۆ شەوێ مثلا خەلک تێتە ناوا بازاری زێدەتر چونکو شەف هینترە ژێ ڕۆژێ ڕەوش چاوایە بزانین گەل بەڕێز عەقید محیەدین شێخ ڕەوش چاوایە خەلێک تژی سیکایە حتا سەعات 1 و 2 شەوێ ڕەوشا بژین گشتی ڕەوشە ئێمناهیە چاوایە زۆر سپاس بۆ هاتنە هەنگوو ناوێ خودێ الحەمدولە ڕەوشا بێگاویە دهۆکی گەلەکە باشە جماعەت مەجیوەک ئاسایش یا لەشکریان بێژین شەو و ڕۆژ بەردەوامن یا خەلکی خۆشی بخۆدوێت یا مەدەبیتە نەخۆشی یعنی نەخۆشیەمەژی هەر خۆشیە خەلکی الحەمدولە ینی هەر بووە خۆشیە ئەم شەو و ڕۆژت خودکەینە ئەیک فی سەبیل خەلکێکی ڕەحەتیە بینیت و خەلکی خۆشیە بخۆ بینیتن بلا ئەم نەنبین یعنی خەلکی بیانی گەلک نوکەل ناوا باژێریە مثلا ئاوارە گەلەکێن خەلکی میسل هێشتا گەلک نەزڤڕینەوە چونکو ڕەوشا میسل ئەوە یا هەی خەلکێ بەغداڵ وێرەیە ڕەوش یعنی بژین گەلوا چاوایە خودی بگا به خەلکێ ئاوارە و خەلکێ دەورۆ بەرایەت دەبێت مەژی یان دەبێت دەورە بەرێتمە زێدەیت داخلی دهۆکێ بوون دهۆک ئەزمەتە ینی الحەمدولە باشە ینی باشە تژیوی بەس بە سەوی حاڵێژی ڕا ینی زۆرە باشە زۆر زیاد باشە تۆ بژین وەکو گەنجێک ئەڤروکە بژین پاراستنا ئێمناهیت کەیل باژێرە خۆ چەند کەیف خۆشی هەوە چ پەیامەکە بۆ خەلکی گەلاب قراتم بۆ ڕێڤەبەری ئاسایشە پارێزگا دهۆکێ ئەم گەرات کەیف خۆشین ئەم دایمەژیت ئامادەینە و ئەم خزمەتە خەلکی خۆی خوشتوی داینە سەرچاوا گەلاب قراتن ڕەوش چاوایە نوکە ڕەوش چاوایە ئەگەن بۆ مە باسی ڕەوشا سیکێ بکەن خەلک تێتە سیکێت شاد کڕیت کەلۆپەلات کڕیت بۆر بکە هەندی کوامت ئەرکە خودۆ شەو و ڕۆژ ئەم ئامادەینە ئەم خزمەتە خەلکە خوب بکەین و ڕەوش گەلێکە باشە ینی هەر شتێکی چێت بیتن پەیوەندی یەکمەتکەن ئەم ئێکسەر فێرڵات گەین و ئەم خزمەتەوەت کەین و هەندیش مە بێژی دە خزمەتێکی سارا ئەگەر دەرفەت هەبیتن یعنی ئەم بژین کۆمەکە ئەفسەرال وێرەیە ئەوە بژین بەرپرسیارن ئەوان گەنجانە کۆت ناوا باژێریدا شەوانە تێنە دیتن خەلکە دهۆکێ وەختێ ئەوا بژین دیمەنات بینین یان وا کەسات بینین گەلێک ئارام بن بۆندێ بزانین ئەوا چه پەیامەکەیە بۆ خەلکی کا خەلک چەندی هاریکارەنجی خەلک چەند هاریکار بیت گەلوەدا بەرز هەوە چه پەیامێکەیە بۆ خەلکی یعنی ئەم زیاتر هەنگۆ هەمی هەر شەف ئەم هەنگۆ بینی ناوا بازاریدا هەنگۆ چه پەیامێکە بۆ خەلکی خودێ پەیامەمە بۆ خەلکێمە کو گەلێک هاریکار بن گەلمە هەر تشتێک هەبیت هەر ڕێڕیدانێک هەبیت ئێکسەر پەیوەندی مە بکەن دا ئەمجی ئیجرات خۆ زیاترین وەخت وەرگرین تدوێت چ بێژە خەلکێ دۆگێ ولی ئەرگێمە پاراستنەوە سەر و سامانێ خەلکیە خەلک گەلێک یاریکاریال گەلمە و باجارێمەی پاراسی الحەمدولە ئەم زیاتر بەحسی خەلکی بیانی بکەن یعنی خەلکی بیانی نوکە ئەو ژیب شەوانەت هێنە دیتن زیاتر یعنی ئەم پێشیا نوکەمە ئەم ناو بازاری بوون مەگەلە خەلکێ بژین بیانی دیتن عەرەب دیتن چاوا هەنگ یعنی مثلا ئەو چەند شنگۆت ڕازینە چەند تێنە دەفنگۆ مثلا کۆهنجی گیانێ واژیت پارێزە چ پێ نەبێت سەر دەرەوەن وەکی هەر هەوڵاتێکی ئێمە بخۆیا و دیوان ژیواکی خۆ پارێزینە و چاوی خۆداینەوەن پلانە هەنگۆدایە یعنی ئەگەر ئەم بژین کورد پلانە هەنگۆدا هەیە بۆ هێشتا 15 ڕۆژماینە بۆ ڕەمەزانێ بش پلانە کردی هەروەکی بێرێت پیلۆنامە هەروەکی بێرێت هەر تەرکی خۆ دەبەردەوە من حتاکو جێژنج بیدۆمەوەیت زۆر سپاس سارا یعنی دیارە کو من ئاماژە پێگیری ئەف کەسێن هەنگۆ دیتین ئەوە ئەو کەسن
کو شەو و ڕۆژاتکەنەیەک بۆ هەندێ ئەو دهۆکە gelek خەلکێ بیانی ئەو دهۆکە پێشیا بژین چەندێ داعش نێزیکی me bû belê evan cengaweran yan jî evan genca wekir ku ev bajarê parastî bît û dîr bît ji kiryarên teroristî belê. چەکدار جەمال لە دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت هەروەها هەمیشە دەستخۆشی و سڵاو و ڕێزمان بۆ هەموو هێزە ئەمنیەکانی کوردستان بە تایبەت چونکە هەمیشە ڕۆڵی سەرەکیان هەبووە لە پاراستنی ژیانی خەڵک بە تایبەتی و هەروەها ئارامی و ئاسایشی کوردستان. بەڕێزان بەردەوامین لەسەر تەورەکەمان کە باسکردنە لە ئادابەکان یاخود ئاکارەکانی ڕۆژەوان و مسلمانان بەگشتی مامۆستا مزەفەر ئەگەر کۆتاپرسیارت لێ بکەم ڕەوشتی مسلمانان یان ڕۆژەوانان لە مانگی ڕەمەزاندا دەبێت چۆن بێت بەگشتی؟ بڵێ تەبیعی بەڕاستی مسلمانان بەگشتیە بێ ئەو ڕەوشت و ئاکارە جوانانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و هەموو ڕەوشتێک کە ئینسانیەت کە مرۆڤایەتی ئەم ڕەوشتەی پێ جوانە دەبێ بێت و ئەو مسلمانەت جێبەجێ بکاتنەوە ڕۆژوانان کۆمەڵێک ڕەوشتمان فێرەکەن یەکەمینیان ڕەوشتی سەبر کە ئەو ئینسانە بینی ڕۆژی پەیامی سەبرمان پێدەگەینیتن و هەروەها وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی صوم شهر الصبر بە ڕۆژی بوون مانجی سەبر و ئارامیە و هەروەها صیدق ڕازگۆیی ڕۆژوو فێرە ڕازگۆییمان دەکە بۆ ئەو کەسێک کە بە ڕۆژیە ئەو پەڕی ڕازگۆیی تێدا بۆ لەبەر ئەوەی بینی خۆی و خوای گەورەیە کەگەر ئەو ئینسانە لێ دەپرسیتن ینی بۆ کەسێک کە بە ڕۆژێ ناسی بەدزی ئاوێک بخواتن بۆ ناسی بەدزی خواردنێک بخواتن ئەو شتانی کە ڕۆژی بەتاڵەکە ئەنجامیدا یعنی ئەو پەڕی پەیامی ڕازگۆیی تێدایە وەکو خوای ڕەب العالەمین کە ینی پێمان فەرموویتن لە فەرمایشتێکی قودسی لەسەر فرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە حەدیثێکی قودسیە ئەفەرمی كل عمل ابن آدم له ئەفەرمی هەموو کردەوەکانی بەنی ئادەم بۆ خۆیتی إلا الصوم إلا ڕۆژی نەبی فإنه لي وأنا أجزي بي ڕۆژی بۆ منەوە خۆشم پاداش دەدەم و خاڵێکی تر ئەمەی باسی بکەم کە ڕەوشتی ڕۆژوانە بریتە لە سەخاوت لە بەخشین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی كان رسول الله صلى الله عليه وسلم أجود وكان أجود ما يكون في رمضان بيغمبري خوا زۆر سەخی بووە بەخشیتی بەڵام لە مانجی ڕەمەزاندا زیاتر بەخشیەتی بۆی بەڕاستی داوە ئەکەم ئەوانەی کە بەڕاستی لەو مانگەدا بە ڕۆژ و ئەبن بە ئەو ڕەوشتە جوانەی ڕۆژوانان جێبەجێ بکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێدا بۆ ڕەوشتی سەخاوت بە هەمومان لەو مانگەیدا ئاوڕێک لەم ماڵە هەژارە لەم ماڵە کەم دەرەمەتانە بە تایبەتی منداڵانی شەهیدەکان ئەو منداڵانەی کە بێباوکن بێنازن یارمەتیان بدەین سەخاوەتی خۆمان لەو مانگەیدا ئەو ڕۆژوە کە یەکێکە لە کردەوە جوانەکان و ڕۆژتە جوانەکانی ڕۆژوانە. بەڵێ مامۆستا مزەفەر سروچی پێشنێژ و تارخان زۆر سپاس بۆ زۆر سپاسی ئێوەش دەستان خۆش بێ سەرکەوتو بن ئینشاءالله خوای گەورە کوردستانشمان پارێزرا و بکە برا پێشمەرەکانشمان بپارێزی ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە ئەو بینەرانی خۆشەویست و ئەوانەی کە گوێیان لە ئێمە دەبینن هەردوو عاو نیازێکی خێریان هەیە خوای گەورە لە بۆیان جێبەجێ و قبول بکەن ئینشاءالله. زۆر سپاس مامۆستا. بەڵێ بەڕێزان تەوەری هونەری ئەم شەومان لەگەڵ هونەرمەند دڵشاد تۆفیق دەبێت بەر لەوەی بچینە لای ئەم هونەرمەندە و گفتوگۆ لەسەر بەرهەم و کارەکانی بکەین پێکەوە کلیپێکی دەبین. مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە مانگی لەبەری خەم و زەحمەتە مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە مانگی لەبەری خەم و زەحمەتە مانگی لێ خۆش بوون مانگی تۆبەیە مانگی لێ خۆش بوون مانگی تۆبەیە مانگی بەزایی و کاری چاکایە مانگی بەزایی و کاری چاکایە مانگی تەراویح مانگی پڕ لە سۆز
مانگی نردنی قرآنی پیروز مانگی نردنی قرآنی پیروز مانگی نردنی قرآنی پیروز وای گەورە فەرمووی پاداشتی بەندە وای گەورە فەرمووی پاداشتی بەندە هەر خۆم دەیزانێم لای من چەندە هەر خۆم دەیزانێم لای من چەندە مانگی تەراویح مانگی بڕ لە سۆز مانگی نردنی قورئانی پیرۆز مانگی نردنی قورئانی پیرۆز مانگی نردنی قورئانی پیرۆز ڕەمەزان هێمای بەندایەتیە ڕەمەزان هێمای بەندایەتیە بۆ ڕۆژی دوایی برژە نازیە بۆ ڕۆژی دوایی برژە نازیە بەڵێ بەڕێزان وەکو ئاماژەمان بۆ کرد کە هونەرمەند دڵشاد تۆفیق میوانی پاشی بە قسە لەسەر کار و بەرهەمەکانی بەگشتی دەکەین و دواتریش چەند بەرهەمێکی لایڤمان لێرە پێشکەش دەکات میوزیک ژەنێکیشی لەگەڵا کاک ئاشتی محەممەد دڵشاد تۆفیق هونەرمەند زۆر بەخێر بێن زۆر سپاس کاک دڵشاد بینە سەر باسکردن لەم بەرهەمەی کە ئێستا بینیمان ئەم کلیپەکەی تۆمار کراوە کێ هاوکاری کردووی تێکست و ئاواز و بەگشتی باسی بەرهەمەکە بکەیت سپاسانەکەم لە سەرەتا دەستپۆشی و بەرنامەتان لە یەکەم مانجی ڕەمەزانی پیرۆز لە گشت موسڵمانان پیرۆزبی خۆشحاڵیشم کە دەرفەتان بە مندا توانیم لەو بەرنامە تایبەتەی بە باشی و مانجی ڕەمەزان بەشداری بکەم سپاسانەکەم ئەو بەرهەمەی کە بینیمان لە 2016 بۆ کلیپمان بۆ کرد بەڕاستی ئەوە تقریبان پێنجەم کلیپم بوو ئەوەیان کلیپی دیکەم هەبوو لەسەر مانجی ڕەمەزان و مناجات ئەو شتانم هەبوو بەڵام ئەوە دوایین کلیپم بوو کە لەسەر مانجی ڕەمەزان بێ سوپاسی ئەو برا بەڕێزان دەکەم بە تایبەتی تارەخانەقینی وەکو ستۆدیۆ و ئەندازیاری دەنگ و کاکە ڕێبوار جەعفەر گەڵاڵی و تێکڕای ئەو برادرانەی کە لە کلیپەکە بەشداریان کرد وەکو وێنەگر و وەکو مۆنتاژ و ئاوازدانەر و زۆر بوون بەڕاستی ئەوانێک کە 2016 ناوی زۆریان لە یاد کردیان توانیم شتێک بە شتێ بکەم توانیم بەردێک لەسەر بەردێکدا بنێم بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام لەو بارەش بتوانم ئەسپی خۆم تاو بدەم بێمە نێو دنیای هوەری
سرودی ئاینی پیرۆزی ئیسلامی. ئامان جتیان مەبەستت لە بەرهەمە هونەریەکانت کە تایبەت بێت بە بەرهەمی ئاینی مەبەستت چی بوو ویستت چ پەیامێک بگەێنی؟ بێگومان هونەرمەند تۆمەحی زۆرە دیارە گۆڕەپانی هونەری کوردی بەرفراوان و گەورەیە هونەرمەند پێی خۆشە لە هەموو بوارەکان بتوانێ خۆی ببینێتەوە دیارە هونەری گۆرانی وتن و هونەری سرود گوتن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ مانجە ڕەمەزان و بۆ خاک و بۆ وڵات و بۆ دایک و بۆ باوک و بۆ منداڵ و ئەوە هەمووی لە یەک بازنە خۆی دەبینێتەوە منیش پێم خۆشە یعنی بەردەوام ئەو کارانە ئەنجام بدەم دانەبڕێم لە کاری هونەریم ئەو جاگە هەر بە سرودی ئاینی بێ یان سرودی نیشتیمانی بێ یانەوەتە گۆرانی وتن بێ مهمە بێت تۆ بەردەوام بەرهەمەکانە باس بکەین تا ئێستا توانیوتە چەند بەرهەم تۆمار بکەیت زیاتر لە 20 کلیپم هەیە سیدیەکم هەیە لە ساڵی 2009 سیدیەکم کرد بە تێکڕای بەرهەمە کلیپەکانم لە تیڤەکان لە 2004 تا ئێستا بەردەوام 20 کلیپم دەبێت تا ئێستا بەهەمیەوە باشە گۆڕانی بارویۆخی کوردستان بە تایبەت لە ڕووی قەیران و ئەو بەگشتی کاریگەری لەسەر کاری هونەرمەندان کردووە چەندە ڕێگر بووە لەوەی کە تۆ کاری نوێت هەبێ لە ماوەی ئەم 2 ساڵە نوێ بێگومان پاش ئەو بەرهەمە ئەو زروفێکی ئێستا دەبینین هەم لە ڕووی قەیران و هەم لە ڕووی نەبوونی بازار و کاسبی و ئەو زروفێکی ئێستا تێدانە ڕێگرە لە بۆ ئەوەی کە هونەرمەند بتوانێت کە بەردەوام بەرهەمەکانی خۆی پێشکەش بکە و بتوانێت لە کاری هونەری بەردەوام بێ هەمومان هەر وەکو یەکین ئەجا هەر هونەرمەند بێ و مامۆستا بێ و هەر کەسێکی فەرمانبەر بێ و هەممان وەکو یەکن تموحمان هێشت بکەین بەڵام ئەگەر ئەو نەبوونێکی ئێساش دەبینین بەڕاستی کاریگەرە کە ناتوانانی ڕێگرە ناتوانانی هونەرمەند بە ئەوەی خۆی کارەکە بکە دەبینی هونەرمەندی زۆر گەورە و هونەرمەندی زۆر بەتوانامان هەیە ونن لەبەر چ ونن لەبەرەوەی کە ناتوانن ئەنجامی کارێکی باش بدەن بە چەندین هونەرمەندمان هەیە هەمووی وەکو دۆست و برادەرین ناتوانانی بەڵام چاوەڕێیەکە ئەگە زروفەکە بارودۆخەکە باش بێ بتوانێت هەم ئەگە وەزارەتی ڕۆشنبیری هەن لایەنی پەیوەندیدار هاوکار و یارمەتی دەری هونەرمەند بێ تەموحی ئەوەی هەیە ساڵانە 2 بەرهەمی هەبێ ئەگەر هیچ نەبێ کاک دڵشاد بینە لای بەرهەمێک بەڵێ بەرهەمێکمان پێشکەش بکەین بەسەر چاو فەر ئەگەر لەسەر ڕۆمەزانیش بێ باش لەسەر ڕەمەزان ئەیمانجی نور ژوانگەی غوفرانی بێسنوور ئەیمانجی نور ژوانگەی غوفرانی بێسنوور پەرێشانم بۆ شکۆفەیسی گوڵی سوور پەرێشانم بۆ شکۆفەیسی گوڵی سوور بێتۆ ڕەنگم وێنەی گەڵای پاییزانە بێتۆ ڕەنگم وێنەی گەڵای پاییزانە ناڵەی دەنگم چەشنی هەوری بێبارانە ناڵەی دەنگم چەشنی هەوری بێبارانە ئەیمانجی نور ژوانگەی غوفرانی بێسنوور ئەیمانجی نور ژوانگەی غوفرانی بێسنوور پەرێشانم بۆ شکۆفەیسی گوڵی سوور پەرێشانم بۆ شکۆفەیسی گوڵی سوور
هاتی ئازیستا چینەی دڵ هەراز بێنێ ڕێگای ئەوین ئاواڵە بێ خەم نامێنێ هاتی ئازیستا چینەی دڵ هەراز بێنێ ڕێگای ئەوین ئاواڵە بێ خەم نامێنێ بڕاوێن تامی خامی ناخی ژیان لێوم تەڕکە بە موژدەی کاوسەر و ڕەیان بڕاوێن تامی خامی ناخی ژیان لێوم تەڕکە بە موژدەی کاوسەر و ڕەیان ئەیمانجی نور ژوانگەی خوفرانی بێسنوور ئەیمانجی نور ژوانگەی خوفرانی بێسنوور پەرێشانم بۆ شکۆفەیسی گوڵی سوور پەرێشانم بۆ شکۆفەی سی گوڵی سوور دەستان خۆش دەنگتر خۆش بێ ئەگەر ئاماژە بەو بەرهەمە بکەم بەڵێ فەرمە ئەوە لە 2008 کاری کلیپم بۆ کرد یەک لە شارە هەرە جوانەکانی برای بەڕێزم ئاوات ئالانیا کە ئەو کاتە ئەو شعری بۆ ناردم بەڕاستی پێم شتێکی جوان بوو دوو کۆپڵەشم باوە بەڵام لەبەر کاتی بەرنامەکە با بتوانین پێڕابگەین نەگەر دەستی خۆش بێ دەستی خۆی گوێبیستبوومان لەو بەرهەمە بێگومان هەوڵە دەین لە جیاتی پرسیار گوێمان لە دەنگی بەڕێستان بێ ئەچینە سوید ئاوارە هەورامی لەوێ لە ئۆپسالە چەند خێزانێکی کورد پێکەوە لە پاشێودا کۆبنەوە ئەزانین کە لە ئاوارەییدا یان لە دەرەوە لەبەرەوەی خێزانە کوردەکان ژمارەیان کەمترە لەوێ بۆیە هەوڵەدەم پێکەوە کۆ ببنەوە ئەم خێزانانەش بەیەکەوە پارشێوەکەن ئاوارە زانیاری زیاترمانەداتێ ئاوارە ئەم کاتت باش پێمان بڵێ ئەم خێزانانە شەوانی پارشێ و یان ڕەمەزان لە دەرەوەی وڵات چۆن بەڕێکن کاتەکانی بەڕۆژوبوون لەوێ چەندە؟ بەڵام کاتێ ئێوەیش باش ئێمە ئێستا لە ماڵی ئاسما حوسینین یەکێک لەو خاتونانەی کە ڕەمەزانان بە ڕۆژوو دەبێت دیارە لێرە کاتی ڕەمەزان سعاتەکانی درێژترە لە کاتی کوردستان لێرە 20 سعات ینی 5 دقەی بمێنێ بۆ 20 سعات ئەوان بە ڕۆژوو ئەبن کاتێکی زۆر دوور و درێژە لەگەڵ ئەوەیشیە کە جیاوازەکەی لەگەڵ کوردستانەوەیە لەوێ کاتێک کە بە ڕۆژوو ئەبن هەموو خانەوادە و کەسوکار لە دەوری یەکن کاتەکان زووتر تێئەپەڕن سەرگەرمیەکان زۆرترن ئەتوانن کاتەکانی خۆیان بە زۆر شتەوە تێپەڕێنن بەڵام لێرە لەبەر ئەوەی کە زۆربەی خەڵکەکە ئەچێتە سەرکار خانەوادەکان زۆرتر بە تەنیا ماونەتەوە ئەبینیان ژن و مێردێک بە تاقی تەنیا لە ماڵەوەن هەر ئەوان بە ڕۆژووە بن مناڵەکان بە ڕۆژوو نابن و ماڵیان جیا کردوتەوە کەمێک لەوانەیە سەختتر بێ لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆر لەو کەسانەی کە لە سوید بە ڕۆژوو دەبن دەڵێن لێرە ڕۆژووگرتن لەبەر ئەوەی کە هەواکە فێنکترە خەڵک کەمتر برسیە بێ کەمتر تینووی ئەبێ بەڵام لە کوردستان لەبەر ئەوەی کە هەوا گەرمترە لەوێ خەڵکەکە کەمتر ینی فشار گوشارەکەێتە سەری لە کاتی ڕەمەزانە من لەگەڵ ئاسماخانم و ئەو خوشکانەی دیکە دەدوێم سەبارەت بە ڕەمەزان و پارشێ و چالاکیەکانیان لە کاتی ڕەمەزان و پارشێوە بزانین ئەوان خۆیان لەبەرەوەی خۆیان بە ڕۆژوە بن و کاتەکان بۆ ئێمە باس بکەن کە چی ئەکەن لەو کاتانە ئاسمان خانم ئەو کاتە باش و شەوتان باش باش بێشانڵ سپاسی کەناڵ 24 کە چشی هەمە ناو بۆ ئێرە بە خێراتتانەکەم سەرچاوم بۆ مانگە پیرۆزش کە زۆر خۆشحاڵم کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سەبارەت بە مانگی ڕەمەزان قسە بکەم لە سوێت ئەمن لە ماوەی کە لە سوێدا بووم الحەمدولله هەموو ساڵەکانی ڕۆژوم گرتووە بەردەوام کاریشم کردو کار و ژیانی ڕۆژانی خۆشم بە هیچ شێوەیەک تەحتیل نەکردووە هەم کاری دەرەوە و هەمی ناو ماڵ هینە بە فکری من باوەڕ و عەقیدەی ئینسانەکە ئاسانتریەکە بۆ ڕەمەزانەکە زۆر ئاسانە ئەسان قورس نییە ئەو ڕۆژانەی کە بڵین کار نییە تعتیلە ئێوە چیەکەن کاتێکی خۆتان چۆن تێ ئەپەڕێنن وڵا بەشێ لە کاتەکانم گوێ لە قورآانی پیرۆزەگرم دوایە و بەرنامە ئاینیان ناخوێنمەوە چمە سەر و سایتە ئاینیەکان خوێنمەوە خەبەرەکان گوێگرم خەبەری هەم کوردستان و هەم سوێد و ئی دنیا خۆلاسە دوایەوەش نوێژەکانم دەکەم نوێژی سنەتیش دەکەم و
هەموو شەیەکیش دەچم بۆ تەراوێح دیارە بەعزێ لە شەوەکان کارەکەم کە تەراوێحەکەم لە کارەکەم دەکەم بەڕاستی چکە ناتوانم سعات 9 دەست پێیەکەم بە شەو کارەکەم زۆر بەیوەخت. چ شتێک هەیە کە جیاواز بێ ئێرە لەگەڵ کوردستان و کاتانێک کە لەوێ بووی ڕەمەزانان پاشێوان کاتی فتار؟ واللهی گرم و گوڕیەکەی وڵاتی خۆمان زۆر دیارە زۆری فەرقەیە. وەختێککە من لە ماڵی بابم بووم کە خێزانێکی زۆر بووین دوای ئەوەش کە ئیزدواجشم کردو مێرد و منداڵ و دەور و بەر و کەس و کار کە بەیەکەوە دانیشتین پاشە و هیچ وەختێک کەمتر لە 10 نەفەر نەبووین 8 نەفەر لێرە ئێستان بە تاقتی نەپاشنەوەکەم بەداخەوە. زۆر سپاس ئەسما خانم. دیارە ئاسما خانم ئەم شەو میوانداری لەم خاتونانە کردووە هەر کامەیان بەتەنیان لە ماڵەوە هەندێکیان لەگەڵ هاوسەرەکانیان نەژین بەڵام ئەم شەو لێرە کۆبوونێتەوە دیارە ئەوان بۆیان هەڵ ناکەوێت کە زۆربەی شەوەکان هەموو بەیەکەوە کۆ ببنەوە بەڵام هەندێک لە شەوانی ڕەمەزان هەر جارە لە ماڵی یەکێکیان کۆبنەوە. گەشاو خانم تۆزێک بەر لە ئێستا زەمی کاک بەختیاری هاوسەرتە کرد ئێستا باسی ئەوەتە کرد کە ئێوە چیەکەن لە ماڵەوە لە ڕەمەزانان چی حازر ئەکەن خواردنەکانتان چین هەڵوەت بە سوحبەتەڵم کە زەمی کاک بەختیارتە کرد باسی باشێک کاک بەختیار بەخێر بێن سەر چاو سپاس بۆ تۆش بڵێم چۆن ینی نان خواردنی ئێواران چێشتونانەکەین بە زیاد مێردەکەشم یارمەتیمیان کە لە ئیژیەمەوە سفرۆشت حازرەکەین بەیەکەوە بە ناشکردنی بە دوو کەسین ئێستا من و مێردەکەم معنی بە ڕۆژین مناڵە هەرێک و لە ماڵی خۆیەتی و قەدە ڕەمەزانی کوردستان نییە ئەو قەرەباڵخی خۆشیەکە لەگە براو خوشک و دایک و باوکا لە کوردستان بەڵام ئەلحەمدولیلا خۆشە بۆ ئێمەش ئێستا لەبەرەوەی کە لێرە بێ لێو بێ 20 ساعات بێ ڕۆژۆکە بۆ من خۆشە بە ڕۆژوین و ئیشەکەین و ئەو کاتە درێژە مەسەڵەن بڵین 20 ساعت ینی ئەتوانین بڵین 20 ساعت چون 5 دقەیە مێنێ بۆ ئەوەی کە ببێتە 20 ساعت ئەزیەتتان ناکە ینی برسی نابن تین و نابن زەحمەت ناکرێت زۆر بەنیسبەت منەوە نا زۆر ناچکن لەوەی بی لە خواردن و شتەکە ناکەینەوە نازانم زۆر خۆشە بەلای منەوە لەبەروی دیانەتەکەی وام لێکە زیاتر حەزەکەم چەند 20 ساعتەکەی لای من زۆر ئاسایی و خۆشەوە ئەوەی کە لێرە پێشەوەی کە ینی دەست پێ بکەین بە بەرنامەکە ئێوە لە نوێژی تەراوێح بوون لە مزگەوت بوون ینی جیاوازیەکەی چییە لەگەڵ کوردستان چون لێرە تەنها کورد نین کە ئەڕۆنە ئەو مزگەوتەی کە ئێوە ئەچنە ئەوێ ینی خەڵکی وڵاتانی دیکە کە مسلمانن ئەوانیش لەوێن بەڵێ زۆری قەومتیایە وازام کەمێکی کورتایە بەداخەوە بە سۆماڵی تایە پاکستانی تایە و زۆر لە قەومەکانی کە هەموو بێ کۆ نوێژی تەراوی حەکەین تە بە پەلە ڕاکەینەوە بۆ ماڵەوە فریا بکەین نانی پارچۆ بخۆین و سەعات 3 دقیقیان 5 دقیقە بانگی بەیانیە 5 بۆدا بۆ ئێوارەکەی لە ڕەمەزانانە بیری چی کوردستانەکەن ئەڵا بیری هەموو شتێکیەکەم بیری هەموو کاتێکیەکەم کە دانیشتوین لەگەڵ دایکم و تاوان دایکم هەموو شێ تایبەتی چێشتی لێنە ماشەڵا زۆر من بۆ پارشێ و بریا نەکەوتین هی ئێوارە بخۆین بەس بە ناشکردنی بێسە دوو کەسین بیر لەوانەیەکەمەوە خۆم بە تایبەتی زۆر حەزم لە جێژنی ڕەمەزانە جێژنی قوربان زۆر حەزم لێیە بەس هەموو ساڵی لێرەش مناڵ ئەو ڕۆژ ناچن بۆ ئیش هیچیان ئیتر ئەم ساڵ زیاتریشی نەخوا بە زیابێ بڵێن کچەکەم شووی کرد و کوڕەکەم ژنیە ناوە فامیلیەکەم زیایی کرد و ئایلەکەم زیایی کرد و ئەم جێژنەش یەکەم ڕۆژ یان بۆ ئەوێ ئیشەڵڵا لەوێت چێژ لێنم عینەن دەستوری خۆمان سەعات 7 بۆ 8 مناڵ لە ماڵی ئێمە نانی بەیانیە خۆن بەس ئەچین بۆ نوێژی بەیانیش تقریبان لە هەر لە دەرەوە نوێژەکەین لە دەرەوەی لۆکاڵەکە پاریش وا کردمان ئیشەڵام ساڵیش بەگە بێ بە نسیبمان بەس ڕەمەزانێکی خۆش و زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە ئاسما خانم سپاس بۆ هەمووتان و ئیشەڵا هەموو ڕۆژ و نوێژەکانتان قبوڵە بێت بەڵێ سارا دیارە لێرە ژمارێکی یەکجار زۆر کورد لە وڵاتی سوید دەژی بەناوبانگە کە کوردەکان زۆربەی لێرە ئەژین بەڵام زۆربەی زۆری ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لەبەر ینی بە تەنیا پاشێوەکەن بە تەنیا فتار ئەکەنەوە گەورەترین کێشەی ئەو کەسانەی کە لێرە ئەژین بە تایبەت لە ڕەمەزانە جگە لە درێژی کاتەکە ئەوەیە کە ئەوان تەنیان
ینی بە تەنیاش هەروەکو خۆیان ئاماژەی پێەکەن بە تەنیاش نان خواردن چ لە کاتی فتارا بێەوە چ لە کاتی پاشێوا بێ تۆزێ ئەزیەتیان نەکات لەبەرەوەی کە زۆرتر بیر لەو کاتانە ئەکەنەوە کە لەگەڵ ئایلەکانی خۆیان لە کوردستان ژیاون و دایمە سفرەکەیان ڕەنگین و قەرەباڵغ بووە. بەڵێ ڕۆژووی ئەوان قوبول بێ و دەست خۆش بۆ تۆ ئاوارە هەورامی لە سویدەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. بەڕێزان جارێکی ترەگەڕینەوە لای تەوەرە و گفتوگۆکانمان لەگەڵ دڵشاد تۆفیق هونەرمەند هەروەها میوزیکژن ئاشتی محەممەد کاک دڵشاد بینەوە لای ئەو بەرهەمانەی کە کارت لەسەر کردووە یان با بڵین ئەو پرۆژەی نوێت لەسەر ئەو بەرهەمانەی کە هەتا دەتەوێت لە داهاتوو کار لەسەر چی بکەی لە چ بوارێکدا بەرهەمی نوێت هەبێ. من ئێستا کۆمەڵێک بەرهەم و حەزرە دوانێشیان تا دەنگی شمداناوە هەندێک مۆسیقای بۆ کراوە بەڵام هەر لەبەر ئەو زروف بارودۆخی ئێستا ینی ئەو جورئەت نییە ینی ئەو کەیف و سەدیقەیەت نییە بچی شتێکی هوەری بکەیت. زۆر جار هونەرمەندانی ئێمە ئەو گرفتیان هەیە کە بەتەنیا ناتوانن کاری هوەری ئەنجام بن تۆ خۆت وەکو هونەرمەندێک ئەتوانی بەتەنیا پشت بە هوەرەکەت ببەستی و کارێکی دیکە نەکەی. بێگومان ئەو بەرهەمانێک کە هەمەوە زۆربەی من پشت بە خۆم بەستومە و شتەکان بە خۆم کردومە. تەنیا کاری هوەریەکە یان کاری دیکەش من بەخۆی هەر کاسبکارم و تازیرم و دوکانم هەیە لە بازار و بەڵام پیشە نییە هوەرەکەی من یعنی خۆت ناتەوێت ببێتە پیشە نامەوەی بیکەم بە پیشە حەزێکە ئەوەی من حەزە زیاتر حەزم لێە هەر شتێک مادەیەک بگونجێ لە دەنگ و لە ستایلی من بیکەم ئەگەرنا ناتوانم ئەم بەو قۆرگەی بچم پارە کۆ بکەمەوە تەنها حەزێکەی من پیشە نییە ئیشاڵە قەت نابێتە بە پیشە. باشە بچینە لای بەرهەمێکی دیکە باشە بەسەر چاو چاو خۆش بفەرمە. مدینە گیان گیان مادینە دڵ و گیانم تۆی مادینە مدینە گیان گیان مادینە دڵ و گیانم تۆی مادینە چونکە شاری پێغەمباری گیانمان فیداد بێ مادینە چونکە شاری ئەو سەرواری گیانمان فیداد بێ مادینە. وشیار باکایاچی موسڵمایان تاکو ماوی داژی لە ژیان ماڵی دنیا مایەی پوچە بۆ کەس نابینە بووە قوربان ماڵی دنیا مایەی پوچە بۆ کەس نابینە بووە قوربان مدینە گیان گیان مادینە دڵ و گیانم تۆی مادینە چونکە شاری پێغەمباری گیانمان فیداد بێ مادینایە چونکە شاری ئەو سەرواری گیانمان فیداد بێ مادینە.
چەندم دیتن سوڵتان و شانەمان لە تایە کتێبوون جودایە کەس نامینێ غەیری ئەڵڵا ئاخر جێگات ژێر زەمینایە کەس نامینێ غەیری ئەڵڵا ئاخر جێگات ژێر زەمینایە مەدینە گیان گیان مادینە دڵ و گیانم تۆی مادینە مەدینە گیان گیان مادینە دڵ و گیانم تۆی مادینە چونکە شاری پێغەمباری گیانمان فیدات بێ مادینایە چونکە شاری ئەو سەرواری گیانمان فیدات بێ مادینە. دەستان خۆش دەنگتان خۆش کاک دڵشاد ژمارەی بەرهەمە ئاینیەکانت زۆرە ئەمەوە کات تۆ زیاتر بەم ستایلە گۆرانی بڵێ یان حەزەکەی ستایلەکانی دیکەشت هەبێ بێگومان ستایل گۆڕین زۆر شتێکی باشە بۆ هونەرمەند بتوانانی بەڵام بتوانانی ئادایەشی باشی بکەی ئەگەر نەتوانی ئیشەکەی نەکەی باشە دیارە با بڵێن دەنجی من دەنگێکی کوردیە زیاتر لە دەنگێکی شەرقیە با بڵێن زیاتر لە شتە فۆکلۆرەکان خۆم دەبینمەوە نەک لە ستایلە تازەگەریەکان. باشە ئەو بەرهەمانەی کە دەتەوێت کاریان لەسەر بکەیت پێت خۆشە زیاتر کە ئاماژەت بە دەنگی خۆت کرد دەنگێکی کوردیە سوود لە دەست و پەنجە و تێکست بەگشتی و ئاواز و کارەکانی لە خەڵکی کوردستان و ئەو بەرهەمە کوردیانە وەربگریان وەکو زۆربەی هونەرمەندانی دیکە کە ئەچنە وڵاتانی دەرەوە ئاواز و تێکست و بەگشتی تێکەڵ یەکەن تۆ پێت خۆشە کوردی بێ یاخود وەکو ئەستایلانە تێکەڵ بێ ئەم زۆر حەزم لە شتی کوردیە زیاتر هەم لە ڕووی هۆندراوی زۆر کوردی پێوە دیاروێ هەم ئاوازەکە زۆر کوردی بێ ئەوجا سونەتی بێ ئەوجا مهمە بێ لە کۆی بەولایەوە نەک لە ئاکرێ بەولایەوە باڵێن جیام کردوتەوە من بۆچی جیات کرد زیاتر برێن دەنگە ڕەسەن و کوردەکان لە هەولێر و لە کۆی بەولایەوە هەتا دێت سنووری منطقی ئێران و منطقی ئەوە هەر هەمووی دەنگەی کوردیە بە تایبەت لەوێ ئەوەیە مۆزوعەکەی باشە باسمان لە بەرهەمەکانی داهاتوت کرد وتیشم کە پرسیارە زۆر لێ ناکەم ئەمانوێت زیاتر جۆمان لە دەنگت بێت وەکو کۆتا قسە ئەگەر هەت بێت و دواتر ئەو بەرهەمەی دیکە پێشکەشمان بکەیت دەست خۆشتان لە یەکەم سوپاستان ئەەکەم ئومێدەوارم ئەو بار و دۆخۆ زروفی ئێستا کۆتایی بێ ینی بەڕێمان کرد بێ و نەیبینینەوە ئینشاڵڵا لە کۆتایی هەموو هونەرمەندان ئومێدەوارم بتوانن پەرە بە بەهرەکە و بە دەنگ و بە بەرهەمەکانیان بدەن بتوانن ئەسپی خۆیان تاو بدەن بە خۆشمەوە بتوانین بینەوە ساحەکە و بینەوە مەدانی هوەری گۆرانی کوردی جات چ بە سرودی ئاینی بێ چ بە شێوازی گۆرانی بێ و هەر شتێک بێ میمە بێت تۆ بتوانانی خزمەت بە ڕەسەنایەتی کوردی و فۆلکلۆری کوردی بکەیت بەهیوای کاری زیاتر بۆ ئینشاءڵڵا جەنابیشتان فەرموو بەرهەمەکە دوایین بەرهەمتان پێشکەشەکەین و سوپاسانەکەین فەرموو مانجی ڕەمازان مانجی خێر و خۆشیە مانجی لێبوردن و کاتی دڵ ئارامیە مانجی ڕەمازان مانجی خێر و خۆشیە مانجی لێبوردن و کاتی دڵ ئارامیە
بەخێربەی مانجی قورئان مانجی یەکتا پەرستی بە تێیدا ئەنجام بدەین زۆرینەی خواپەرستی بەخێربەی مانجی قورئان مانجی یەکتا پەرستی بە تێیدا ئەنجام بدەین زۆرینەی خواپەرستی با تێکڕا هەر هەموومان ئەنجام دەین ڕەوشتی جوان تامیری خودای گەورە دا ببارێ بەسارمان با تێکڕا هەر هەموومان ئەنجام دەین ڕەوشتی جوان تامیری خودای گەورە دا ببارێ بەسارمان مانجی ڕەمازان مانجی خێر و خۆشیە مانجی لێبوردن و کاتی دڵ ئارامیە گەرچەکە ئەنجام بدەین خوا ڕازی دەبێ لێمان داوای فردەوسی لێ بکەین بە دیاری بدا پێمان بیکەرەوە تا ماوی چەندی بمینێیتەوە بۆ بەهەشتی نەبڕاوە توێش و کۆ بکەیتەوە بیکەرەوە تا ماوی چەندی بمینێیتەوە بۆ بەهەشتی نەبڕاوە توێش و کۆ بکەیتەوە مانجی ڕەمازان مانجی خێر و خۆشیە مانجی لێبوردن و کاتی دڵ ئارامیە مانجی ڕەمازان مانجی خێر و خۆشیە مانجی لێبوردن و کاتی دڵ ئارامیە زۆر سپاس سپاسانەکەم هەروەها میوزیکژن ئاشتی محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای کاری زیاتر دەستان خۆش بێ زۆر سپاس. ئەچینە ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی بەربانگ جۆرێک شلە و خواردنی تایبەت دروست دەکرێت ئەویش ناوی هەلیمەیە لەبەرەوەی خەڵکەکە ئەڵێن ئەم جۆرە خواردنە بۆ ڕۆژوانان یان بۆ کاتی بەربانگ باشترین خۆراکە لە هەمان کاتیشدا ئەو کەسانی لە بازاڕەکان ئەم جۆرە خواردنە دەفرۆشن بازارێکی باشیان بۆ دروست بووە و کاریان بۆتە دروستکردنی ئەم جۆرە شلەیە پێکەوە زانیاری زیاتر وەرەگری. لە ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک خواردن هەن کە تەنیا لە یەک مانگی ڕەمەزاندا خواستیان لەسەرا. زۆربەی خواردنەکانیش خواردنی کۆنی کوردەوارین کە خەڵک لە باوکو و باپیرانی وەریگرتووە. شلەی حەلیم لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. کاسپیەکی یەک مانگیشی بۆ خەڵکانێک دروست کردووە. پێشوازێکی زۆریشی لێ دەکرێت. حەلیم 15 ساڵە لە مەریوانە شروعی پێ کردە ئەوەختە ساڵهای چەند ساڵەوە بەرەبەتە مەسرەفێکان بوو ساڵێک لە ساڵ مەسرەفی زۆرترە بەخصوص لە ڕەمەزانە ڕەمەزان مەسرەف حەلیم زۆرە مەسەڵەن ئیمساڵ باشترە لە پارەکە باشتر لە پێرارەکە مەسرەف حەلیم زۆرە لە ڕەمەزانە. خوازیارانی ئەم شلەیە پێیان وایە کە بۆ بەربانگ و پێش خواردنی ژەمی سەرەکی حەلیم هەڵبژاردەیەکی گونجاوە چونکە گەدا بۆ خواردنە سەرەکیەکە ئامادە دەکات و ڕێگریش لە زیادەڕۆیکردن لە خواردن دەکات چونکە حەلیم جگە لەوەی گەدە دەپارێزێت هاوکات برسێتی سەرەتاش لای ڕۆژوانان ناهێڵێت. خۆمان شکوری سەحەلی بەفرۆشێت تقریبان ڕۆژە بەنازەی 50 تا 100 نەفەرێ دروستەکەن کە بەسیگی بە ئەوە تا ئاخر ڕەمەزانت معموڵان ئەوە تا 20 ڕۆژ ئەوە ڕەمەزان مەسرەفی باشتر لەوەلا کەمترە بێت. تێگەزانیجە سووکە هەزمکردنی سووکە بۆ معدەکە بە ڕۆژە هاو ڕۆژیت و دوایەوە ئێواران ئیفتارەکەی تۆ چتێ باشە بۆ ئێوارە. سفرەی بەربانگەکانی باوەڕمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان جگە لە خورما و زلوبیا و بامیا حەلیمیشی تێدایە. ئەوانە هیچیان وەکو خواردنی سەرەکی سیر ناکرێن بەڵام ئەو خواردنانە و ڕەمەزان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە یەک گرێدراون. شلەی حەلیمیش ئەگەرچی 11 مانگەکەی دیکەی ساڵ ونە بەڵام لە یەک مانگی ڕەمەزاندا تۆڵەی خۆی دەکاتەوە و بەشداریەکی بەرچاوی هەیە.
بەردەوامی لەگەڵتانەوە چینە تەوەرێکی دیکەی پاشیو لە تەوەرێکی تەندروستیدا باس لە بابەتێکەکەین لە مانگی ڕەمەزاندا کە ئەویش تەندروستی و خۆراک و خەوی منداڵە. زۆر جار لە ناو زۆربەی خێزانەکاندا کاتێک کە گەورەکان بە ڕۆژووە بن مناڵانیش بە هەمان شێوترەوەکو وایە بە ڕۆژوو بن چونکە خواردنیان گۆڕانکاری بەسەردا دێت کاتی خەوتنیشیان بە هەمان شێوە. ئەمە چ کاریگەریەک لەسەر تەندروستی منداڵ دروست دەکات؟ ئایا زیانی پێگەنێ یان نا؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆرە لانە دزەی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێربێ. ممنون گیان. مانجی ڕەمەزان لە هەموو لایەکی پیرۆز بیتن. مانجی ڕەمەزان مانگەکی پیرۆزە، بەس کاریگەری زۆری هەیە لەسەر نووسنی منداڵ، لەسەر خواردنی منداڵ. لە هەموو بۆ هەمووان ئاشکرایە کە منداڵ خواردنی جیاوازە، خواردنێکی زۆری پێویستە. خواردنەکانی منداڵ دەبی سێجەمی خۆی بخواتن، یعنی نابی منداڵ لە سێجەم کەمتر بخواتن. باشە دکتۆرە دێنە سەر ئەوانە باسیەکەین بە لە قۆناغ بە قۆناغ باسی بکەین. منداڵی ساوە بۆ نمونە ئەوەی کە دایکی بە ڕۆژ بێ با باسیەوە بکەین، دواتر باسی خودی منداڵەکەکەین کە ئەو خواردانەی بیخوات چۆن بیخوات و چەندە کاریگەری هەیە. لە سێ مانجی یەکەم زۆر زەحمەتە داک بتوانانی بە ڕۆژی بیتن، خصوصان ئەوانەی کە بەس شیری خۆیان دەدەن. خۆشی دیارە لە لای هەموو کە شیری داک لە هەموو شیرێک باشترە و لە هەموو شیرە چیش بە سووترە. کاتی کە داک بە ڕۆژی دەبیتن زۆر تەسیری لەسەر زۆری شیرەکەی دەکاتن، تەسیری لەسەر زۆری شیرەکەی دەکاتن. ئەتو حسابی خۆت کە 17 ساعت بە ڕۆژی دەبی 17 ساعت خواردن ناخۆیت، ئەتو دوو کەسی نان دەدەی، خۆشت نان دەدەی، منداڵەکەشت نان دەدەی. باشە 17 ساعت تو بە ڕۆژی دەبی ئەدی ئەو منداڵی چی بخواتن؟ جسمی خۆشت پێویستی بە تاقی هەیە، چۆن دەتوانی نانی منداڵەکە بدەی و جسمی خۆشت بڕێوە ببی. بە چەندی بکرێتن سێ مانگ کە منداڵ لە ڕۆژی سفرەوە لە بۆ سێ مانجی داکە کە بە ڕۆژی نەبیتن زۆر باشترە. بەڵێ بینە سەر ئەو مناڵانەی کە لە پاش سێ مانگیەوە بۆ نمونە کە شیری دایکیان نەخوان و کەمکەمیش خواردنیان پێدرێت هەرچەندە تا 6 مانگ کەمترە. ئەوان ئەگەر باس بکەین ئەگەر دایکەکە بە ڕۆژوو بوو لەو کاتە پێویستە چی بخوات؟ داکەکە بە ڕۆژوو بوتن خۆی دەبی خواردنی باش بخواتن، دەبی شیر بخواتن، شیرەکە لە خۆشی پێویستە بۆ منداڵەکەی پێویستە، دەبی هەموو جۆرە میوەیەک بخواتن، دەبی خورما زۆر باشە، خورما یەک لە مەزەرەکانەکە شیریش دروست دەکاتن و هەم لۆ داکەکەش وزەی باشی دەداتێ. خواردنی جۆرا و زۆر بخواتن کە بتوانێت شیر خەزن بکاتن و بێتەوە لۆی مندارەکە سبینێک کە هەردەستیتن ئەو بە ڕۆژوە مندارەکە بە ڕۆژوو نەبی بتوانێت بخواتن. گۆشت بخواتن، برنج هەموو خواردنێک دەبی بخواتن داک. نییە برێ ئەو خواردنەی دەخۆم و ئەو خواردنەی ناخۆمیان قەڵەو دەبەمیان نابی دا کە شیر دەربیتن دەبی هەموو خواردنێک بخواتن. باشە زۆر جارە دایک لەبەرەوەی 9 مانگ دووگیان بووە کێشی زیادی کردووە کە مناڵەکەی ئەبێ ئیترە و کاتە دەست بە ڕێجیمەکە و خواردنەکەی ئەگۆڕێت. ئەمە کاریگەری لەسەر تەندروستی مناڵێ بەتابێت دەسەر ڕەمەزانە لەوانەیە خواردنێکی کەمتر خواردنی کەم دەخواتن لەبەرەوەی دەرێ وەڵا کاتی کە دووجیان بوویمە کێشم زیادی کردیا ناڕێک بوویمە ئێستا خواردنم کەم دەکەمەوە. نەخێر کە ئەتوو شیری دەدەی خۆی لە خۆیەوە دەستمت ڕێک دەبیتن، خۆی لە خۆیەوە دەست پێ دەکاتن، شێوازی دەستمت دەگەڕێتەوە جێ خۆی. شیردان وەکو ڕاضەکە بۆ داک. چۆن وەرزش دەکەی لە باتی وەرزشکردنەکەی شیری بدە، دەگەڕێتەوە شێوازی چێشت دەگەڕێتەوە جێ خۆی، شێوازی دەستمت دەگەڕێتەوە جێ خۆی. باشە دوکتۆرە دووریشت دێختەوە لە نەخۆشیە پیسەکانی مەمک. هەر لەسەر ئەو قسەی بەڕێستان زۆر جار دایکان ئەڵێن شیر نایەن بە مناڵەکانیان لەبەرەوەی شێوەی جەستە بە تایبەت مەمکان گۆڕانکاری بەسەردایەت. ئەمە چەندە ڕاستە وەکو تۆ ئاماژەی پێکەی کە بار و دۆخی لەشی ئەو ئافرەتە گەڕێتەوە دۆخی پێشتری. بەڵام ئەو تێگەیشتنی ئافرەتان چیەکە پێچەوانەی ئەو قسەیە؟ ڕاست نییە بەعکسەوە ئەگەر ئەتوو بێ سەر حقیقت خوا کە داینایەت و شیری بدەیت خۆ هەر ئیسفادەی نییە لە بۆ منداڵەکەت، ئیسفادەی لە بۆ خۆشت هەیە. وەرزشە ئەتو حسابی خۆت بکە کە ئەو شیرە منداڵە دەخواتن هەموو جسمت لە ڕاضەدایە ئەتوو کە کاتی شیر دەدەی بێ لەوەی دوورت دێختەوە لە نەخۆشیە درێژخانەکان و نەخۆشیە پیسەکانی مەمک. زۆر زەروریە کە داک شیری بداتن. هەر ئەوها ئەتوو ئەو خواردنەی لێ خۆی ئەگەر بێتن خواردنەکی تەندروستی باش بخۆی هیچ تەسیر لە جەستێت ناکات، تەسیر لە کێشت ناکاتن، بەعکسەوە جوانت دەکاتن، دوایێ نێزیکت دەکاتەوە لە منداڵەکەت. ئەتو حسابی خۆت کە کەمەمەچی دەگریەوە منداڵەکەی لە لایەکی فڕێ دەدەی و شیرەکەی دەدەیە، بەس
کە کاتی منداڵەکە لە باوشت دەبیتن و هەموو کات کە ئەتو شیری دەدەیە ئەو مندارە دەستی لەم لت دەکاتن ئەو مندارە لە باوشتە چەند خۆشە لە بۆ منداڵەکە هەم ئەوەندەش خۆشە لە بۆ داکەی نێزیک دەبی لە داکەکەی هیچ شتێک نایەتە ئەوەی تعویزی ئەوەی ناکاتەوە کە داک شیری خۆت واتە لەمە دوادایکان نەترسن شیری خۆیان بەم بەعکسەوە چەند شیری خۆت بدەی هەم تەکلیفەی کەمترە هەم خاوێنە هەم لە نەخۆشی بە دوور دێختەوە منداڵەکەش لە نەخۆشی بە دوور دێختەوە خۆشت لە نەخۆشی بە دوور دێختەوە باشە بینە سەر خواردنی مناڵ کە لە قۆناغی 6 مانگیەوە دەست پێەکە ئەو کاتە ئەو خواردنانی کە پێویستە بدرێت بە منداڵەکە چییە؟ و چونکە شیرپێدانی دایکە کە کاتەکانی چۆن ڕێک بخا لەگەڵ خواردنەکەی خۆی واتە ژەمەکانی چۆن بۆ دیاری بکرێت خۆی مندار لە بۆ گەشک بوونی پێویستی بە چەند جۆرەها خواردن هەیە پێویستی بە یەک زۆر نییە پێویستی بە پرۆتین هەیە بۆ دروستبوونی خۆرکە هەموو شانەکانی پرۆتین هەر ئەوها دووری دێختەوە لە میکرۆب پرۆتین ئۆکسسیجین دەینی دەبا پێویستی بە کالسیۆمە کە هێزی دروست دەکاتن هەر ئەو هاددانی دروست دەکا لە مەینی خوێن دووری دێختەوە لە بۆ گەشەی لە بۆ ئیشکردنی دڵی هەم باشە هەروها پێویستی بە کاربۆهایدرێتە کە وزەی پێوەردەگریتن پێویستی بە چەوریە هەروها وزەی پێوەردەگری پێویستی بە ئاسنە پێویستی بە فۆلیتە پێویستی بە ڤیتامین ئێ بۆ بینینی چاو ئەوانە هەموو پێویستن لە بۆ مندار فە دەتوانی هەر یەکە لە ناو خواردن هەیە ئەتو ناتانی برێ وڵای یەک جۆرە خواردن دەدەم بە منداڵم یان سریلاک دەرێ وڵا سریلاک دەدەم بە منداڵم بە تەنی سریلاکی دەدەمێ دکتۆرە ئێ باشە لۆ بیبەری کەسک هەیە پەتاتە هەیە گۆشت هەیە برنج هەیە ئەو خواردنانە لە هەموو مارەچی هەیە هیچ مار هەیە ئەو خواردنانەی تێدا نەبیتن دەتوانی مەسەن شلەیەکی لە بۆ دروست بکەی جێزەری تێدابی بیبەری کەسکی تێدابی پەتاتەی تێدابی تۆزەک ئاوی گۆشتی تێدابیتن ئەوە لەو حالەتەی ئەتوو هەموو خواردنەکەتدا مندارەکەت پرۆتینت دایە کالسیۆمت دایە ڤیتامین ئەیت دایە ئاسنت دایە مەسەلاً دێن دەرێ پرۆتین چ هەیە پرۆتینی تێدابیتن گۆشت پرۆتینی تێدایە فاسولیا پرۆتینی تێدایە نۆک پرۆتینی تێدایە کالسیۆم لە شیری هەیە لە گۆشتی هەیە لە ماسی هەیە دێ کاربۆهایدرێت لە برنجی هەیە لە پەتاتەی هەیە لە ماکەرۆنی و ئەوانە هەموو مارێک ئەوڕۆ ماکەرۆنی تێدا هەیە دەتوانی ئەتو ئەو خواردنانە هەموو بدەی بە مندارت هیچیش تەکلیف لەسرت ناکاتن هەم بە خۆشت دەتوانی بیخۆی بینە سەر قۆناغی دواتر کە ئەویش دوای شیرە کاتێکە مناڵەکە دەست بە خواردنەکەوەکو کەسێکی گەورەی ئاسایی منداڵ ئەگەر بێ سەڕاستی دەبی 6 جەمە خواردنی بدەیە 6 جەم و نانی سبەینان لە تەمەنی چەنەوە 6 جەم بخوا لە تەمەنی نۆمانجیەوە دەبی دەست پێ بکە 6 جەمی بخواتن 6 جەمەکە 3 جەمی ئەساسیت هەیە کە ئەوە ڕئیسیە دەبی بیخواتن 3 جەمیش لەو ناوەندەی چونکە منداڵ خواردنی وەکو گەورە نیە برێ دادەنیشی جەمەکی زۆر دەخواتن منداڵ کەم دەخوا دەرێ کەم خۆری دایم خۆرە کەم خۆری دایم خۆریانێک و نانی سبەینان ڕوحی هەموو نانەکە هیچ منداڵێک نییە نانی سبەینێ نەخواتن دەبی هێلکەی بخۆ دەبی ماستی بخۆ دەبی پەنیری بخوا ئەوە لە بۆ گەشەی هێزچی باشە لە بۆ گەشەی مێشتی باشە منداڵ کە نانی سبەینەی خوارد هەموو نانەکانی دیت لە بۆ دەخواتن وەکو برێ دەفتە ئاوێنەک دەفتە ڕێگایەک لە بۆی دەکرێتەوە هەموو نانەکانی دی خۆی برسی دەبیتن بەس کە ئەتو سعات 12 نیوەڕۆیە هەستا و نانی سبەینەی نەخوارد نانی نیوەڕۆیەشی تاخیر دەبی پێی ناخورێتن کە نانی نیوەڕۆی نەخوارد خۆی بێخوڵق دەبی بێزەوق دەبی تااقەتی نابیتن بەڵام نانی سبەینێ بخواتن بین پاشی نانی سبەینێ لە بینی ناوەند نانی سبەینێ لەو نانی نیوەڕۆی لەو ناوەندەی دەتوانانی میوەیەکی بدەیە دەتوانێت تۆزە ماستەکی بدەیە تۆزە شۆربایەکی بدەیە یان 6 مانگ دەتان کتە سریلاکەکی بدەیە قەیدی نییە نانی نیوەڕۆیە دەخواتن پاشنی نانی نیوەڕۆی مندار زۆریان دەنون دەتوانانی شیرە چیلۆ بگریەوە پێ بنویتن پاشان دێتن ئەسترێ مەسەلەن تۆزە پەتاتە چی دەدەیە تۆزە شۆربایەکی برنجیلۆ دەکەی تۆزە نیسکەکی دەدەیە یان تەڕەچی دەدەیە میوە دەبی ئەوەی بخواتن نانی شەوێ هەر ئەوها دەبی بخواتن مندار ئەمە ئیتر بەردەوامە بێ لەگەڵی تاوەکو و ئەگاتە قۆناغی گەورەبوون بەم شێوازە لەسەر بەم شێوازە ئەڕوات ئێستا لە ناوەمە باوە دەرێ وەڵا ئەمن ڕێجیمی دەکەم یەک جەمەنانی دەخۆم خۆی ئەوی ڕێجیمی دەکە دەبی 6 جەمەنانی بخواتن چونچی کە ئەتو زۆر جەمینانی دەخۆی هەزمت دەست پێ دەکە مێتابۆلیگڕیتت زیاد دەبیتن چەندی ئەتو هەزمت زیاد بکاتن ئەوەندە ئەتو وزەی فڕێ دەدەی ئەوەندە چاوری بۆ گەورە و بۆ بچکە ئەتو بتێ شێوازت جوان بیتن بتێش منداڵت جوان بیتن 6 جەم نانی بدێ
بەس سێ جەمی ڕئیسی و سێ جەمی لە لاتەنیش لە گەریبیتن. باشە بینە سەر ئێستا کە ڕەمەزانە بەرێ لەوانەیە زۆربەی مناڵەکان تا ئەم کاتە بە خەبەر بن بەرێ لەگەڵ دایکیان ئەخەون بە ڕۆژیش کە هەڵەسن بێگومان درەنگ هەڵەستن و نانەکەشیانەکەوێتە نیوەڕۆ کۆی کە ئاماژەت بۆ کرەمە چ کاریگەریەک لەسەر تەندروستی و مناڵانە دروستەکە خۆی کاریگەری دەبیتن کاریگەریەکی زۆریشی دەبیتن یعنی ئەگە تەماشا بکەی زۆری منداڵەکان نووسنیان تاخیر دەبی نووسن منداڵ لە ڕۆژی کە لەدایک دەبی هەتە سێمانجی دەبی لە 14 سعات و 7 سعات بنویتن لە 4 مانجی لۆ 11 مانجی دەبی لە 12 سعات هەتە 15 سعات بنویتن بەس ئەوە لە ڕەمەزان هەمووی تێک دەچیتن کە نووسن تێک دەچی خواردنیش تێک دەچیتن بەس ئەگەر بکرێتن مەسەرەن دایکەکە بەخۆی بە ڕۆژیە طبعا نانی نیوەڕۆی حازر ناکرێ نانی سبینێ ناکرێ بەس چەند شتێک هەیە هەردەم حازرە لە ناو فرێزەری هەموو ماڵک لە ناو سەلاجەی هەموو ماڵک ئەوە حازرە مەسەرەن نان و ماست هەموو دەم هەیە شیر هەموو دەم هەیە پەتاتە هەموو دەم هەیە لە ماڵ تاین پەتاتە چیرۆ بکرێنی یان تۆزە پەتاتێک لە بۆ سۆرکەیەوە خیار و تەماتە هەموو دەم لە ماڵێ هەیە تەڕە میوە هەموو دەمەک هەیە دەتوانی ئەوانە بدەیە منداڵت دەتوان داکە دەرێ وڵا پێم ناکرێ هەستم نانی حازرکەم یان پێم ناکرێت دیسان وەز بە نانەچی دانیشم دروست کەمەوە دەتوانی هەر لە نانی ئیفتار لە نانی ئیفتارە تۆزەکی دانێ لە ناو سەلاجەی لۆ سپێنێ لۆ مندارەکەت گەرم دەکەیەوە و دەیدێ ئەوەش هەر باشە باشە دکتۆرە بەردەوامە بین لەگەڵت پێکەوە لەگەڵ بینەرانە چیناوان و هاوکارمان سەدق ئەرەن لەگەڵ گەنجانی وانە بەشێکی زۆریان لە شەوانی ڕەمەزاندا دێنە دەرەوە و لە یەکێک لە شەقامەکانی ئەوێ کە شەقامی هونەرە کۆ دەبنەوە و ئەزانین کە تایبەتمەندی وان جیاوازە و زیاتر خەڵکەکەی چالاکیان هەیە لە هەمان کاتیژدا شێوازی خواردنەکانیشیان لەگەڵ ناوچەکانی دیکە تایبەتمەندی خۆی هەیە ئەچینە لای سەدق و زانیاری زیاترمانەداتی. ئەفدەمەوە و بینەرەی کوردستان 24 باشک ئێدی ڕۆژی بەر بە نیویڤە دچە یانی ئەمێدی ڕۆژیە نیوی دکەن ji بەرنمەیەکە پاشی وێ ئەم لە کۆلانên وانێنە ئێدی ئەمکارم بێژن نێزیکی پاشی وایە لێ وەک هون دبینن کۆلان تژەنە هەفکارێ me bikare نیشان bide viyalî jî ئەمکارم بێژن هێش کۆلان gur û girseyîne çay ve dixwin em bêjin جیگر یعنی گەزەب چێ dikin li kolana Misir tên çêkirin hem wext ev der dibêjin kolana hunerê yan jî parka kolana hunerê pêk vaye ciyê herî qelebalix yan jî girseyî yê wanê ev dere ku niha hevkarê min jî bo we dîmena nîşan dide belê em ê niha ber bi dezgehekî cigera va biçin heta ez nêzîkî ev biradera bibim şeveta xweş Ramazana ve bixêr meha Ramazan endî ber bi nîvî ve hat êdî bû nîvî hûn jî tenê divê mehê de em bêjin vira heta vê saetê ew qasa girseyî dimîne dixwazin çi bêje hem ser Ramazanê çawa diçe em ji te bikin navê Navê me Hüseyin e Ramazana me ji gelek xweş diçe Ramazana tüm Müslümanan İslamê hemiyaj pîroz dike İnşallah Ramazan xweş diçe em ji we derbas dikin heta we jî ji xura dezgehek peyda kiriye we ji xura dezgeh vekiriye em Misir difirûşin e Baş em serkeftin Ramazan hat pîroz belê sidik em wiha biçin hin genç jî dondurma destwan da yanî divê em wiha biçin belê wek hûn dibînin li vir jî dezgeh li rû hevin em nêzîkî ev kezefroş yan jî cigercî bibin bira navê te bixêr Kenan mamo Kenan Kenan tu dermeha Ramazanê êdî nîvî dibe tu dixwazî çi bêjî çawa diçe divê saetê de tenê divê mehê de vira wisa girseyî çi dixwazî bêjî Belê zaten sadece Ramazanê de em didekevin cadê de gelek xweş de baz dibe baş e yani bo Ramazanê dixwazî çi bêjî Bo Ramazanê Wala Ramazanê çi bêje Ramazan gelek xweş e me dixwazî şev herca wane wa piştî saet deha de esnaf jî yani em yê işsizî yê gencmencê me hene yê şol nakin ewna jî boxê îşek hane dikin belê Baş e em jî spasiya te bike Kenan qewet veştera
بله ام وها پیشوا دچن افکارمزی براوی دزگاه نشان بده ام بچکشی نزدیکی ولاتیا ببین که او چه فکرن رمضان ها بیروست ام بیشن دوی مهیدا وان کولانان وها گرسینه تجی ام بیشن هر شفته ورگلو بله هر شب هم تین وانا مگل خوشه جای گل گرمه واید انسانی وی گرمه چوشک یعنی درباز دبه باشه تدخوازی ادی رمضان جی نیوی بود زخت لوید که چواد یا نیوی بیتن رمضان هر دمه که خوشه یعنی سر اسلامیه سر دینیه یعنی مهکی هم روجی بین بو منه سخنتیه هندی دستی مداتی هم سر دینه خونه عالیه ویه وها خوشیه تابی عالی مگل خوشه باشه نویتا بخیر؟ یه ممره نویتا امرا مالتا عوام سپاسیتا کن شباتا خوش نه ساوی پاشیواتا خوش و ام وها دچن اندازی که وی برادر avım Kürtçe biliyor musun? Az biliyorsun. İranlısın. Sen Ramazan'da burada ne arıyorsun? Ben alışverişe gelmişim abi. Alışverişe gelmiş. Kürtçe bilmiyorsun. Kürtçe. Kürtçe bilmiyorum abi, özür dilerim. Peki nasıl geçiyor burada? İyi, çok iyi, teşekkür ederim. Van çok iyi şehirmiş. Çok iyi. İlk defa mı geldin? İkinci serimmiş. 2 sene gelmişim. Evet. Şu an kapı pahalı olmuş. Değil mi? Dedim kapının harcı pahalı olmuş. Çok gelmiyor İranlı. Evet orada pahalı olmuşmuş. Daha gelmiyor. Başka geliyordular ama şimdi gelemiyorlar. Teşekkür ediyorum. Çok teşekkür ederim. Şavşat. Ben teşekkür ederim. Zorspas. بله وکوند بینن کولان توریستین گشتیارین ایرانی براستی لوان کولانان ددم حتی وان دمن پاشینجی امبیشن گلک باشول دستپیکا نیسان دا کو امبیشن باجا دریه ایرانی کو بلند بو حتی امکارم بیشن 12 قات بو بچک پیوان هاتیه برین لی امراستی یک جوانجی هاتن بله وکوند بینن هش کولانین وانه گشن ادی ساعت بر به پاشیوان واده چله امکارم بیشن گل لور به گرسایی هش لکولانه جالیه کی و ام بیشن جین کو ام بیشن اوفیسن هلبجارتنا جی هش فکرینه جبر کو کولان والا نبونه او جی فکرینه ام جه وانه جه کولانین وانه جه کولانا هنره یا وانه ام بیشن به وی رنگی وان دی من امانی سر اکران کردستان 24 ام نها گوتنه بدن هفکار خویه هولیری سپاس بۆ هاوکارمان سەدقەرن لە وانەوە. بەڕێزان بەردەوام بین لەسەر تەوەری تەندروستی ئەم شەومان کە باسکردن بوو لە تەندروستی منداڵ بە تایبەت خواردن و خەوی مناڵ و تێکچوونی لە مانگی ڕەمەزان چەند کاریگەری هەیە. دکتۆرە لانا جارێکی ترەگەڕێمەوە لای بەڕێستان پرسیاری ئەوە بکەم ئەو خواردانەی کە منداڵ ئەیخوات بە تایبەت ئێستا ئەزانین بەدەر لە خواردنی ماڵەوە کە ئاماژەت بۆ کرد جۆری دیکەی خواردنی دەرەوە هەیە بۆ نمونە شیرینیە یان ئەو چۆکڵات و بسکیت و ئەو جۆرانە چەندە باڵین کاریگەری لەسەر تەندروستی منداڵ هەیە ئایا بیخوات تەندروستە یان نە؟ خۆی بسکێت دەتوانانی برێ منداری بسکویتی بخواتن خصوصان ئەو بسکوێتانەی کە نەستە لەو شتی زۆر تێدانە زۆر نەفسی ناگریتر مەسەم دەتوانی پاشان خواردنی دی لەسەر بکاتن ئەو بسکویتە وشکانە سادانە دەتوانی ئەوانە بخواتن نەستەلە باشە لە بۆ منداری ئەویش پێویستە لە بۆ گەشەی مێشتی منداری هەر دەبی تۆزەچی بخواتن ناکرێ برێ وڵە نابی هیچ بیخواتن دەیخوات تۆزەچی دەخواتن دەمینێتەوە داکەیە زۆر مەسەرەن دەرێ وڵا ئەدی چپسی نەدەمە مندارم ئەمن ناتانم برێم هیچ مەدە مندارێت چونچی ناکری هەموو مندارێک چاوی پێدەکەوی هەموو مندارێک حەزی دەستێ بەس دەتوانی بە ڕێژەیەکی وای بدێ کە تەسیر لە خواردنی ڕئیسی نەکاتن نەبتە خواردنی ڕئیسی زۆر جار داکەیە دەرێ وڵی دکتۆرە سێ جەمە چپسم بۆ دەخوا سێ دەمە کێکم بۆ دەخوا سێ جەمە بەس شەربەتم بۆ دەخوا ناکرێتن دەبێ لێرکانە داک و باب بتوانن کۆنتترۆلی منداریان بکەن بتوانن ڕێڕاستیان پێپشاندن پێیان بڵێن چی باشە و چی خراپە ئەو خواردانە بۆ چی خراپە بۆ تەندروستی مناڵ ئەم خواردانە بۆ خراپە زۆریان مەواد حافزەی تێدایە ئەتۆ حسابی خۆت بکەم ئەو خواردنە دروست کرایە لە سوپەرمارکێتان دابنرێتن طبعاً بە مانگەک و بە 2 مانگ و بە 3 مانگ ئەکسپایر نابیتن دەبی هەیە لەسەری نووسرا بە 2 ساڵی ئەکسپایر دەبی هەیە لەسەری نووسرا بە 3 ساڵی ئەکسپایر دەبی باشە هەتا ئەو 3 ساڵە نابی مادەچی تێ بکرێتن ئەو مادەیە هەتاوەبی شێواز و محتەویاتی ئەو
پسکویتی تێک نەچی ئەو جبسەی تێک نەچیتن مەواد حافزەی کە لەو خواردنانەدا هەیە هەمووی تەسیری هەیە لەسەر گەشەی مێشتی منداڵ لێە ناکرێتن ئەتوو هەموو خواردنی منداڵ خواردنی دەرەوە بیتن جار بە جارە منداڵە دەستە مارکەتی حەزی دەستە شتێکی حەزی دەستە جیلاتینەکی حەزی دەستە پسکویتەکی ئەوە دەکرێتن ئەتیادی دەتوانێت لە ئایسکریمەکی دەخواتن ئەوە هەمومان خواردیتمان و دەشکرێ بدرێتە منداڵان بەس دەبی کۆنتترۆل بکرێتن نابی لە زیاد بڕواتن باشە ئاماژەمان بە شیرینیش کرد کە هەندێک جار بخورێت بەڵام ئەو مناڵانەی کە زۆر ئەی خۆن چ کاریگەریەک لەسەر تەندروستی دەمودانیان دروست دەکەوە سوودەکانیشی کە ئاماژەی پێ بکرێت سوودەکانی خۆی چکەڵاتەی دەزانێت دەستکرد نەبیتن شکەڵاتەی بەڕاستی بیتن ئەو دەتوانێت بدرێ بن بە منداڵ یعنی دەزانین شەکری دەستکرد نەبێ خۆی منداڵ هەتا پێت بکرێ هەتا پێت بکرێت دەبێت لە شەکری دەستکرد دووری بێخیەوە تەسیر لە دروستبوونی دانی دەکاتن تەسیر لە ڕێخەڵۆکی دەکاتن تەسیر لە هەموو حتا تەسیر لە مێشتی دەکاتن چەندی بکرێتن لە شەکری دەستکرد بە دوور بێخیەوە ئەوەندە لە بۆ منداڵەکەی بە سووترە باشە دکتۆرە پرسیاری کۆتاییم ئەوەیە جۆرێک لە باڵین خۆراک هەیە درێ بە منداڵەویش تاواکەری خۆراکی پێ ئەوترێت ئایا ئەمە جێگرەوەیە بۆ خۆراکیان ئەگەر مناڵان زۆر بیخۆن کاریگەریەکەی چییە؟ زۆر سپاسم لە ئەو پرسیارە سوچی ئەو پرسیارێکی زۆر زۆر گرینگە زۆربەی داکەکان دێنە لایمە دەرێ وەڵاهی دکتۆرە ئەمن شیری تەواوکەری دەدەمێت شیری تاواکەری خواردنی دەدەمێت هیچ شیرەک نییە تەواوکەری خواردن بیتن خۆی ئەگەر بیت تەماشای بکەی کۆمپانیایەکە بە خۆی نووسیتی تەواوکەری خواردن نەینووسیە خواردن یعنی دەکرێت ئەم شیرە خۆی کۆمپانیا نووسیتی ڕۆژێ 2 جار بدرێتن کەچی داکەکە دێتن دەرێ 5 جار دەیدەمێ ئێ باشە خۆ لە قازانجی کۆمپانیایەکەی لە بۆ تو بنووسیتن ڕۆژێ 5 جار بیدێ حەزیلێ نییە زیاتر سرف بیتن بەس لە بۆ توی تهدید کردیە کە ڕۆژێ 2 جارە چونکی تەواوکەری خواردنە بەس خواردن نییە دەبی منداڵ خواردنی دروستکاری مارێ بخواتن داک و باک بە خۆیان دروستی بکەن ئەو خواردنانەی کە ژماردەمان ئەوە پرۆتینە و ئەوە کاربۆهایدریتە و ئەوە چەوریە و ئەوە کالسیۆم و ئاسن و فۆلیت و ڤیتامین ئەی دەبی ئەوانە بخواتن هەرچی ئەو خواردنە تەواوکەرانەی ئەوانەی هەموو تێدانیە بەو ڕێژێک کە پێویستی بۆ گەشەی منداڵ بەڵێ دکتۆرە لانە دزەیی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان زۆر سپاس بۆ ئامادەبوون پێ خۆشحاڵم بە هاتنم پێ خۆشحاڵ بووم بە قسەکردن لەگەر جەنابەت شەوتان شات زۆر سپاس ئەچینە سلێمانی هاوکارمان کاروان ڕەحمان لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵی بهرەجانی شەوە عیرفانی کە ئەم فستیڤاڵە لە سلێمانی بەڕێوەچووە ژمارەیەک لە کەسایەتی ئاینی نوێنەروی پێکاتەکە بەشداریان تێدا کردووە کاروان زانیاری زیاترمان لەسەر ئەم فستیڤاڵە ئەداتێ و هەروەها ئامانجەکەشی لە ڕێکخستنی چییە؟ بەڵێ سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەم شەو لە ناوپارکی ئازادی شاری سلێمانی و شێوکی عیرفانی هەیە کۆمەڵێک لە هونەرمەندانی مناجات خوێن و ئەوانەی کە ستایشی ئاینیڵێن بەشێکیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە شاری سنەوە هاتوونەتە پارێزگای سلێمانی لێرە کۆمەڵێک بەرهەمیان پێشکەش کرد و بڕیاریش دواتر هەندێک بەرهەمی دیکەیان هەبێت دکتۆر سەباح بەرزنجی هەندێک لە شاعرە کلاسیکیەکانی شاعرانی گەوری کورد دەخوێنێتەوە بەشێکی دیکە لە مامۆسایان و لە ئاینە جیاوازەکان لێران و پێکەوە ئەیانەوێ شەوێکی جیاوازی ڕەمەزان بەڕێ بکەن لێرە سەرپەرشتیاری ئەم شەوە عیرفانیە دڵی ڕۆژهەڵات سڵاو لێبێ ئەگەر با کورتی پێم بڵێ بەبەستان لەم شەوە چی بوو؟ ویسمان وەک ماندووبوونێک بۆ ڕەمەزان و بە تایبەتر با بڵین ئەم قەیرانی سیاسی و ئەم قەیرانی داراییە و کۆمەڵە شت ڕووی کردوتە میلەتەمان ویسمان ئەم شەو نەفەسێک بێ بۆ گێڕانەوەی ڕۆحێتێکی پاکتر لەم کەش و هەوا پاکەیە ئەویش بە ئامادەبوونی دینە جیاوازەکان و شەوێکی عیرفانی دروست بکەین. زۆر سپاس بۆ جەنابەت بێگومان لێرە ژۆک باسمان کرد کۆمەڵێکی زۆر لە ئاینە جیاوازەکان لێرن مامۆستا عوزێر حافظ مامۆستا سڵاو لێ بێگەر جەناب عوزێر بەم هەستیتە سەر پێ سڵاو لێبێت لەم شەو عیرفانی جەنابیشە بەشداری هەستان چۆنە بە قسەی جەنابتان چێت لەم پێکەوە بوونە و بەدەر لەوەی کە لە مزگەوت ئاگوزارێ لە عیبادات و لە سایشی ئاینی لە شەویشی واشە خەڵک گوێ بگرێت لە بەرهەمیکی هونەریش بەناوی خۆی بەخشندەی مهرەبان ئەم شەوە شەوێکی ناوازەیە شەوێکە لەو شەوە قەدرانەی کە ئەبێ ڕێزی لێ بگیرێت شەوێکە مێژووی کوردمان بۆ دووبارە ئەکاتەوە شەوێکی هەموو بە یەکەوە ئاینەکان بە یەکەوە توێژەکان بە یەکەوە ڕۆشنبیران بە یەکەوە هەموو خوشکان و هەموو دایکان گواسمانەوە لە مزگەوتەوە بۆ پارک گواسمانەوە
لە مهراوە بۆ دڵەکان ئەم شەوە شوێکی عرفانیە بڵێ ئەنی تەنها عیبادەت لە کوچی مزگەوتەکانە نییە بەڵکۆ بێتە دەریشەوە بڵێ ئەمە تایبەتبندێکی ئیسلامە کە ئاینەکانی تر ئەبێ لە سەومەعە و شوێنی تایبەتی خۆیانە عیبادەت و پەرستش بکەن بەڵام ئەم سەرزەویە هەمووی شوێنی پەرستە شوێنی خواپەرستیە شوێنی ناسانی پەروەردگارە پەیامی پەروەردگارە بە ئینسانەکان لەم شەوە ڕەمەزانیەدا کلی نیوەی ڕەمەزانە کە ئەم خوشک و برایانە گروپی دڵی کورد بەڕاستی توانم بڵم داهێنانێکی جوانیان کرد دەستخۆشیان لێ ئەەکەین نمونەیان زۆر بێ و ئینشاءڵڵا لە مزگەوتەکانەوە ئەگوازینەوە بۆ شوێنە گشتیەکان و شوێنی خوای پەروەردگارە مسلمانیش خاوەنی هەموو شوێنەکانە و ئەم میلەتی کوردەیش بەڕاستی لە هەموو میلەتان و هەموو نەتەوەکانی تر زیاتر عاشقی ئەم ئاینەیە و برایەتی و خۆشەویستی و ڕقی لە دووبەرەکیە زۆر سپاس بۆ جەنابێت وەک باسیشمان کرد ینی بێگومان لێرە ئاینە جیاوازەکانی دیکەش لێرن لەوانە کاک ئاسراوان خاترۆک سڵاو لێ بێ ئاسراوانی ینی بەرزگای زەردەشتی لە سلەیمانی جەنابتان چی ئەم شەو جەنابیشتان وەکو زەردەشتەکان لێرەنەوە شەوێکی تایبەتە بە لە ناوەڕاستی مانگی ڕەمەزان لێرە مسلمانان کۆبوونەوە بەڕێزیشە لێرە هەستی جەنابەت چۆنە لەم پێکەوە ژیانە بەڵێ بە خۆشحاڵیەوە وەکو زەردەشیانی کوردستان ئەمە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی گیان دەکەن بە تایبەتی مسلمانانی کورد ئەمە جۆرە داهێنانێکی تازەیە کە دەتوانێت خەڵکی بتوانێت بیر و باوەڕ و ئاینەکەی خۆی لە سروشدا عیبادەت پێ بکە سۆزێکی عیرفانی بنوێنێت ئێمە بە خۆشحاڵیەوە خۆمان بە خاوەنی و عیرفانە دەزانین دەتوانین نزیکبوونەوەمان لە خوددا لە سروش لە مرۆڤایەتیان نزیک پێینەوە چونکە هەمومان لە پێنا و پێکەوە ژیان و لە پێناوی یەکتر قوبوڵکردنی سەرانسەری هەرشت ئاینەکەی کوردستاندا کار دەکەین جارێکیکە پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەین و هەموو شەوێکیان خۆشی مادونەبی ئەڵبەتە کاک شەحسێن بەرزنجی سلااو لەبێ جەنابی خۆران خوێنی نێودوڵەتیە ئەگەر ئێمە کەنێک لەو کابرانی تر دووربین کاک شەحسێت سلااو لێبێ جەنابیشت ئەم شۆ پەیامت چییە دەستپێکی بەرنامە و بابەتەکە بە خۆران خوێندی جەنابێت بوو بەڵام بینی خەڵکانێک کۆبوونەوە ئایا بەڕاستی قورآن تەنها لە مزگەوت خوێنرێ نوێژەکان تەنها لە مزگەوت بن یان نەخێر ئەم کۆبوونەوە ئەم شەوە عیرفانیانش گرنگە بە بڕێ بەڕێزیش بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕاستی قورآن خوێندن تەنها لە مزگەوتە نابێ و لە دەرەوەی مزگەوت و لە شوێنە گشتەکانی شاکری قورآن بخوێنرێ بۆی بدرێ بەگوێی خەڵک و هەموو چین و توێژەکانە قورآن تەنها بۆ مسلمانی ژنیە دەکرێت بدرێ بەگوێی خەڵکانی دیکەشە ئاینەکانی دیکەشە بەڕاستی ئەم شەوێکی عرفانی زۆر خۆشە بەهۆی ئەوەی کە ئەبینین کەەوە بیر و بۆچوونی جیاواز و ئاینی جیاواز لێرە کۆبوونەتەوە هەموو وەکو برا وەکو یعنی خۆشەویستیەک ئەبینی لە نێوان هەموو چین و توێژەکانە زەردەشتی لێیە مسلمانی لێیە بیر و بۆچوونی جیاوازی لێیە بەهۆی ئەوە کە ئەم شەوێکی عرفانی و شەوێکی ڕەمەزانە و لە شوێنێکەوە پارکێک وەکو پارکی ئازادی کە هەموو خەڵکێک و هەموو چین و توێژێک ڕووی تێەکە بەڕاستی کارێکی زۆر جوانە و کارێکی ناوازەیە ئێمە هیواخوازین و هیوادارین کە لەم جۆرە فستیڤاڵ و ئاهەنگانە دووبارە و سێبارە بکرێتەوە بۆی خەڵک زیاتر ئیسفادەی لێ بکات. جناب کاک شەحسێن بەرزنجی قورآنخوێنی نێودەوڵەتی سپاس دەکەم بەگومان بەدەر لەم مەراسیمە بەشێکی گشتیە بێ باس ئەو کەم پارکەکان بەتایبەتی پارکی ئازادی سلەیمانی تا پارشێ و هەنێک لە خەڵکی پلانیان وایە کە تەنانەت پارشێوی خۆیان لە ناو پارکەکە بکەن و لە 15 ڕۆژی ڕابردوو لە پارشێوە خەڵکێکی زۆر لێرە ماونەتەوە بەهۆی فێنکی کەشوهەوا بەتایبەتی لە ناو پارکە لێرە ئەمێنەوە و وەک برادرانی ئەم گروپی ڕۆژهەڵات باسییان کرد ئەوان یانوێ بەردەوام بن لەوەی کە چەند کاتێکی تر لە مانگی ڕەمەزانە شەوی عیرفانی دیکەیان هەبێ من ژەکرم و بەلایەوە. سپاس بۆ هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. بەڕێزان بڕگە و بابەتەکانی پاشیفتم پێشکەش کرا تاوەکو بەرنامەیەکی تر دەینەوە لاتان کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ.